دەستان خۆش بێت. خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. خۆشحاڵین ئەمڕۆژ وەکو ڕۆژی هەینی بەوێ ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. بەڵام ئەم جارەیان لە شوێنێکی جیاوازتر لە یەکێک لە پارکە جوانەکانی شاری سلێمانی، ئەویش باخی گشتیە. هیوادارین لەم کەشە و لەم سەوزاییە جوانەیە بتوانین ئەمڕۆ کۆمەڵێک کاتی خۆش بێوی ئازیز خۆشەویست ببەخشین. یەکمان ئەمڕۆژ کۆمەڵێک بەرهەمی میوزیکی و گۆرانی و بەروە کۆمەڵێک گفتوگۆمان هەبێت. من و هاوکارم سەحەر لەگەڵتان نامین لەگەڵ میوانەکانمانە. هیوادارین ئەگەر لە ماڵەوەن بینەرمان بن بتوانن کاتە خۆشەکان بەسەربەرن. سەحەر سڵاو لێ بەیانی باش. سڵاو لە تۆ، بەیانی تۆ باش، بەیانی سەرجەم بینەرانمان باش. جا بەرنامەی ئەمڕۆمان زۆر سەوزە زۆر تایبەتە، بەیانی کە ئێمە هاتین سەرکۆ کە بەناو باخی گشتی هاتین بۆی کە بینێرە خۆمان ئامادەکەین بەرنامەکە پێشکەشی بینەرانمان کرد. ئەمەنە کەشەکە خۆش بوو، دەنگت لە چریوەی چۆلەکە بوو، گوێت لە دەنگی جێوەی چۆلەکەەوە بوو. بۆنی تووشت کرد زۆر خۆش بوو، زۆری زۆریوە لە عەرزەکە. بەڕاست تووە بەڵێ داراوان بەڵێ. جا هەر ئەو کەشە پاکە، ئەو هەوا پاکە کە ئەچیتە ناوشار ئەو دیمەنا نابینی دڵ قەفڵە بێ لە خۆیەوە هەچاو بۆ خۆڵبارین و ئەماناکە هەرچەند هەورەکەشی هێنا هێشتا دەرەقەتی خۆڵبارینەکە نەهات. بەڵام کە دیتە ئێرە هەوا ئەمەنە پاکە، ئەو دارانە وایان کردووە پڕیەتی لە ئۆکسیجێن چێژ وەرئەگری. با هەناسێ بەم لە دڵیشەوە بە قۆڵایی ئەو کەسانش بوێرن ئەم ڕێنداناو بۆ سەیرانکردن. خۆی کەش و هەواوتی ئەمڕۆ هەر گونجاو نیە بۆ سەیرانکردن. بەڵام نەخوا بەزیابن لە شاری سلێمانی ئەمەنە کەش و هەوا لەبارە بۆ دەرەوە چوون بۆ سەیرانکردن کە بەڕاستی ئێمە چێژوەرەگرینەوەی کە ئەمڕۆ هاتوونەتە دەرەوە بەرنامەکەمان پێشکەشەکەین. بەڵام من ئەمڕۆ بەڕاستی ئەو لەوانێ ساش کاکشتیوان گوێی لێم بێ قەلەقم لۆی کلاش لە پێکەمیان تۆ بەتەما پێما بە قەمساڵە بێری لەگەڵ وا چاوەڕوانەکرا کە بارانێک و تۆفانێکی زۆر بێ. بەڵام بەهارە یعنی ئەگەر تاوتاوی هەیە ێسا بەیانی زوو تاوێکی باشی هێنا لەوانەیە لە کاشمێر یانزای تاوێکی باشتر بێنێ. بەڵام ئەڵێ لە بەهارە کە شوخەوە زۆر ئەوە نییە بڵێ لە کاتی خۆیان بارانەکە بارێ. بۆیە هیوادارین زۆر جاریش خۆشە لە سەیرانیش تۆزێ باران با لێو باشیە خۆش نییە خۆشە بەڵام لەوانێت تۆزێ هەڵەسێنێ شت پێکۆکاتەوە. ئێمەش هیواداری کە ئێوە ئەگەر لە هەر گەشتێک و لە هەر سەیرانێکن بتوانن کاتەکانتان بە خۆشی بەڕێکەن و هیوادارین کەشوهۆش خۆشیەکانتان لێ تێک نەیان. ئێمە لەگەڵتانە بەردەوامین. ئەمڕۆ ئێمە چەند میوانێک و چەند نەرمەندێکی خۆشەویستیشمان لەگەڵایە. هەر خەریکە دەنگی کاک ئەرکان و ئەوان دە کاک ئەرکان ئەمڕۆ قسەی لەگەڵەکەن ئەمڕۆکارێکی باشی باڵی شەڵا بە تەمەەن ئیشی خێری تری پێ بکەین. بەڵام میوانەکانمان پێشەوە باڕێن لای میوانەت با بڵێن تایبەتەکانی ئەم ڕۆمان بەڕێز کاک فاڕۆق عەبدوڕەحمانمان لەگەڵا کاک کامەران قەرەداغی کە دوو لە هونەرمەندانی با بڵێن بە ئەزمموی کوردن کە لە بواری هونەرە زۆر خزمەتیان کردو جا خۆیان زیاتر قسەی ئەوەمان بۆکەن کە چۆن بەڕاستی کورد دەتوانێت سوود لە هونەر وەربگرێت بۆی کە دەنگی خۆی بگێنێ بۆی کە ئەو هەموو ئیشە جوانەی کوردیش بتوانێت بچێتە سنوورەکانی دەرەوە و هەروەها هونەرمەندی دەنگ خۆش کاک کۆشن بۆرهانیشمان لەگەڵای زۆر بە خێراتنتانەکەن زۆر بەخێر هاوڕێیانمان میوزیشەنان کاڕوانش لێرە ئامادەن کاک ڕێباز و کاک ڕاستی و کاکەرکان و کاک داستان کە کاک ڕێباز نەخەوتۆ بەخوا ڕێباز باش نییە نازانم ئەمڕۆ لە بەیانیەکە مەڵم ڕێباز نەحەقینە فەقیر 5 خەوتووە ئەڵە هاوکاری هاوسەرەکەی بێ ئەڵێ 5 خەوتوم حەوت هاتووی بۆ ئێرە 25 دقەمانمەوە 6 و نیویش هاتوو بێ وەڵڵا من واتم دەجێتەی تۆ ناخەوتم سعاتونی هەر بەس واکەت کە خەوە بەوەش ڕازیت باشە یەخوا هەر بمێنی سپاس دەکەین ئەوەی کە هەرچێ بێ پشوشی بەڵام هێشتا واکەی بەرنامەکەی بە گەرم و گوڕڕە بابینن لای مامۆستا فاڕۆق بەخێر بێ کاک ڕێباز باسی کرد فەقیر وتی 5 خەوتە بەڵام بەڕێزت ئەڵێن قاوا قۆیتەوە خەوە خۆشە بێ وای لە ڕاستە باڵێک قاوە خواردنەکە خوم پێوە گرتووە ئیتر زۆر گرنگ نییە بەلامەوە کە کاتێک قاوا خۆب ئەخەوە ماسایە بەلامەوە ئەوەی پێچوانە کردۆ کاکەمەران ڕێکم بجارە پێڵێم یەکێ لە سفاتەکانی ئەم دوو قاوەخواوە خەوێ دوانیشە خوارد تۆ قاوەی خۆیان حەبی خەوە خەوێکی ئیتر بڕۆ بۆ ناوە زرمەوە بێ کوتەوە بێ بڕۆ هەیە خەوە قوڵەکانە بەڵێ هەتاوەکە و چارەکە 20 دقەی خۆی تاو نەکە جا دواییش کە هەڵ ئەسێتەوە لە خەو دوو قاوەی ترە خواتەوە خۆی ئاماداکاتەوە بۆ جێمی ئەمە چۆن ئێستا تۆ ئەمە زۆر کەس کە قاوا خواتەوە
طبعا ها ئەڵێ وزەیەکی ترم پێ بەخشی هەڵەسم دەسەکەم بەکار مامۆستا فاڕۆق چۆن ئەمە ڕێکەخەیت بۆ نمونە دابەشی ئەەکەی ئەم قاوەیان هین پێش کاردا ئەویان هی پێش با بڵێم بەیانیان پێشەوەی هیچ شتێ ببێ من سێ قاوا خۆم ئیتر وزێ بەرنامەکەی ئێمەش خواردەوە ئەمان هی پێش کار بوو یا بەر لە خەوتن بوو ئەمانی تر ئی وزێ ئەم قاوەیە بەیانیان سێ قاوە چوار قاوا خۆم جۆرەکەی فەرقەکات خۆت پەیامت بەجەستت جیاوازە بەچی بڵێم چی نازان بەس کاتی خەوەکان ینی جارێ وایە جەسە داوایە کات مێشکرد بۆ نمونە تۆ لە بەیانیەوە کارەکەی کۆمەڵی لۆ لەسەرە تا ئەوەی کە لەسەر واجبەکان جێبەجێەکەی مێشکرد ماندووە بێ ئیتر هەیە ئاسایی ئەخەوێ هەیە وەنەوزێکەیە ئیسراحەتەیەەکە من ئەو قاوەیە زۆر ئیسرخابە مێشکمەیە کاتێ خۆم و چارێکێک دەدەقا ئەخەوم کاڵاسمەوە دیسان قاوەی ترە خۆم و ئەکتیڤمەوانێ بۆ ئیشەکانم کاکەمران چۆنیت؟ زۆر باش ئەخەوە کۆدی بینی خۆمان باس ئەکرێیانە نەوەڵاوانە ئەو من حەزەکەم ئەمڕۆ لەگەڵەوەی کە کۆمەڵە بەرهەمی گۆرانی جوانمانەیە باسی هونەریش بە کشتی بکەین لە ڕەهەندە جیاوازەکانی تیا هونەر تا چەند بۆ نمونە لە بواری پەروەردەیە گرنگە هونەر تا چەند لە پێشکەوتنی کەلتورا گرنگە هونەر تا چەند توانیوێتی سنوورەکان ببەزێنێ هونەر تا چەند توانیوێتی ژیان خۆش بێت هونەر تا چەند توانیوێتی ئاوەدانی هەبێت باشە من پێم خۆشە ئێمە توانیمانە هاتا ئەم قۆناغا بە تایبەتی ئەم شارەکە ناوێکی قورسمان لەسەرا شاری ڕۆشنبیریە شاری شاعیرانە شاری ئەدیبانە توانیمانە لە ڕووی هونەرەوە خزمەتێکی وا بکەین کە دڵخۆش بین پێی دەست خۆش دیارە جەنابەت ئاماژەت بە کۆمەڵە شت کرد کە هونەر ئەگەر بێت و ڕۆبچێتە ناو هەموو ئەم چەمکانەوە ئەوەی کە ئێستا ئەیبینین لەمە زۆر جوانتر ئەبێ چونکە بەڕاستی ئەوەی کە ئێستایکەی من هەستەکەم ئێمە تا ئێستەش لەگەڵ هونەرە خۆنیشاندانمان هەیە یانی نەچوینەتە ناو ڕۆحێتی جوانی هونەرەوە هەر لە بواری پەروەردە لە قوتابخانەکانەوە هەتا ئەچێتە دواناوەندی تا ئەچێتە پەیمانگە هەتا ئەچێتە زانکۆش و لە دوای زانکۆش ئەتوانم بڵێم ئێمە تا ئێستش لە قۆناغی سەرەتای پەروەردەکردنین کەوا چۆن لەگەڵ هونەرە هەڵسو کەوت بکەین هونەر بۆ خۆی من چەند جارێک باسم کردووە چەند گرنگی پێدانی چەند بەرەو پێدانی چەند بەرەو پێشچوونی واتە تۆ تاکێکی گەشتبین تاکێکی جوانبین تاکێک کە ئەزانێت چۆن هەڵسوکەوتکە لەگەڵ کۆمەلگاکەی چۆن هەڵسوکەوتکە لەگەڵ خێزانی چۆن هەڵسوکەوتکە لەگەڵ مناڵی چۆن هەڵسوکەوتکە لەگەڵ ئەو دام و دەستگایی کە لەگەڵ یا کارەکە کەواتە بۆ هەموو چەمکەکان لە ڕازانەوەی سفرێکە تۆ پێویست بە هونەرات لە خۆگۆڕینەوە لە هەڵسوکەوتەوە لە هەموو گۆڕانکاریەکان کە لە دنیاە هەیە و ئەوەشی کە ئەبێتە هۆی پێشکەوتنی کۆمەلگا و ناساندنی ئەوە هونەرە ئەوە وەرزشە ئەوە بوارەکانی تر نییە بواری بەڵام ئەوەی کە من ئێستای بینم زیاتر ئەوەندەی گرنگە درێ بە بواری بزنس و باڵەخانەی بەرز گرنگی نادرێ بە بواری هونەر گرنگی نادرێ بە بواری هونەر لە گەشتیاری هونەر لە ئیدارەدان هونەر لە بەرەو پێشچوون لە پەروەردە لە هەموو چەمکەکان دەیان و سەدان جاری تژەم قسەیاکەمەوە چەند هونەرمەند پیاوکوژە چەند هونەرمەند گیراوە لە بەندیخانەکان بە تاوانی قورس کەواتە ئەمە ئاماژەیە پێمانەڵێ با هەمومان ئەگەر هونەرمەندیش نەبین با هونەر دۆست بین ئەگەر هونەر دۆستیژنی بەو ڕادێ با بەشێک لە هونەرەکەت ببێتە پاڵپشت بۆ خەڵکانێکی تر بۆیکەوە ئایندەیەکی جوان دروستکە شارێکی وەکو شاری ڕۆشنبیری شاری سلێمانی لە ئێستاە هونەرتیایە توانم بڵێم باشە و باشیش نییە چونکە ئێمە طموحمان زۆر لەمە زیاترە ئەم شارە زیندووە کە هەمیشە نەخێرەکانی زۆرترە لە بەڵێکانی ئەخرەمە زۆر جوانە شارێک کە هەمووی بەڵێ بێ ئەمە ئەبێتە کۆیلە بەڵام ئەم شارە نەخێری زۆرە بەڵێ کەمە هەموو ئەم ڕنگانی کە لەم شارە هەیە کۆبووتەوە کەواتە ئەکرێ لێرە هونەر زۆر باشتر بێت لە هەموو شارەکانی مامۆستا فاڕۆق پێش ئەوەی کە مرۆڤ تەکنۆلۆژیایی هەبێت پێش ئەوەی فۆتۆگرافی و ئەمانەی هەبێت هەر پەیکەرتەراشی و هەروەها شێوەکاری بووە کە توانێت یارمەتیدەری مرۆڤ بێت بۆەوەی کە کەسایەتیەکانی ئوستورەکانی ئەمانە بە زیینوەتی بهێڵێتەوە بەڕێز دوک و پێکەرسازێک کە هەر هەندێک لە بەرهەمەکانیشت لە باخی گشتی سلێمانی نمایشکرا ڕۆژانە هاوڵاتیان ئەتوانن بە سەردانیکەن چۆن باسی ئەوە کەیت کە
ئێمە ئەتوانین پەیکەرسازی لە لای خۆمان بکەینە مەجالێک بۆی کە بەشێک لە کەسایەتەکانمان بەشێک لە مێژومان باس بکەین بۆ ئەو جیلەی کەلانێت تێڕوانینی زۆر جیاوازتر بێت لەگەڵ بۆ نمونە من و سەرکۆ لەگەڵ بۆ نمونێ بەڕێستان و کامەران و ئەوان واتە سەردەمی ئەمان جیاوازە چۆن نتوانێت ئەمە بگێڕێتەوە بۆیان طبعا پێشەوەی کە هیچ شتێک هەبێت هوەری دەربڕی نەبووە لە عشکەوتەکانە مەسەلاً ئەو کەسانە کە نەیانتوانیوە ئەو شتێکە بەدەستی بێنن بە خەیاڵ لەسەر دیواری عشکەوتەکان دروستیان کردووە ئەم هوەرە گەشەی کردووە یعنی ئێستا ئێمە ئەگەر هوەری عشکەوتەکان نەبووە نەمانەزانی ئەوان چۆن ژیاون کەواتە ئەوە مێژوێکی نووسیەوە دواتر کە هاتۆ سەرەوەی کە کەسایەتی جوانەکان بمێننەوە لە زهنی خەڵکە ئیتر ئیشی پەیکەر دروست بووە پەیکەرسازی دروست بووە یۆنانیە کۆنەکان هەموو پەیکەری فەیلسوف و ئیمپراتۆر و هەموو کەسە جوانەکانی خۆیان بە پەیکەر ناساندوو و هەتا ئێساش بای ئەوەندە ماوەتەوە کە خەڵک سەردانیەکە و نیشتیمانی خۆیان پێ دروست کرد ئەوان یۆنانیەکان نیشتیمانی خۆیان بە پەیکەر دروست کرد و هەتا ئێساشی لەگەڵ بێ ئیتالیەکان بە هەمان شێوە هەرچەند هوەری پەیکەرسازی ئەگەر بڵێم لە میسۆپۆتامیا و سەری هەڵاوە لە ئەسڵی کوردەوە پەیکەر دروست بوو و بڵاو بۆتوانێ بە ناو جیهانە ئەمە کاریگەری هەیە بۆمانەوەی مێژوو پەیکەر من پێشەوەش باسیەوەم کرد لە وڵاتی ئەڵمانیا لە شاری ڕیگنسبۆرگ شوێنێکەیە بەرزاییەکە قەڵایەکی لێ دروست کراوە ئەمری تەمەنی 200 ساڵ زیاترە مۆزەیەکە هەرچی بەردێکی لەسەر دارێک دانابێت لە وڵاتی ئەڵمانیا لەوێ پۆرترێتی پەیکەرەکەی بە مەڕمەڕ بۆ دروست کراوە سەدان کەسایەتی ئەو وڵاتی تایە من 2000 چوومەتە ئەوێ من مەبەستم لە چییە کە بینیومە چەند جار بینیومە مامۆسا و قوتابیانی سەرەتایی و خوار سەرەتایی و ناوەندی و هەموو قوتابیانی قۆناغەکان بینیومە بەڕێکەوت ناڵێم ڕێکەوتە لەوانەیە بەرنامە بێ ئەوان بە بەرنامە نەوەنوێیەکانی خۆیان ئەن سەردانی ئەو مۆزەیەکەن پێیان ئەڵێن ئەڵمانیا ئەم پیاوانە دروستی کردووە ئێمەش ئەبێ وابێ ئەبێ مۆزەیەکمانە بێ ئێمەش پیاومانەیە پیاوی جوانمانەیە فەیلسوفمانەیە کەسانی بە ئەزمونمانەیە شۆڕژگەرمانەیە خەباتگەرمانەیە کە خوێنی خۆی دانا و ژانی خۆی دانا جا یادگا بە بینی شتەکان زۆر باشتر وەرەگرێ بە دڵنیایی بینین تۆ کە مناڵێک ئەچێتە ناو مۆزەیەکەوە ئەبینێ پەیکەری کەسایەتێکی لێیە مامۆساکە یان کەسانی لەو بوارەیە کە بۆی ڕوونەکەنەوە ئەم کەسایەتیە ژیانی بریتی بووە لەوە بە هەموو قۆناغە سەختەکانی ژیانان ڕۆیشتە و گەیشتە ئەو ئاستە ئەمەی پێشکەشی وڵاتەکە کردو کە ئێمە ئەمڕۆ سوودی لێبینین بۆیە ئەم کەسە لای خۆیەوە لە شعوری خۆیان ئەچێتە ئەو دەورەوە ئەڵێ منیشە بێ ببم بە کەسایەتێکی وا ئەمە دروستکردنی مرۆڤی جوانە وڵاتی جوانە پەروەردەی جوانە دەست خۆش بێت چینە لای کاکە گۆشان بەرلەوەی دانیشتێک بڵێن بەرهەمێکمان پێشکەشکەم بەیانێ لەگەڵ ئەم سروشتە جوانەیە فەرموو چاوت گەش دستم بادامیم قربان دگرم
دەبێمان و کارت چونکێ بەگێزە دەی هاوار دەبێمان و کارت دەیجایان و دەفت بێمردم سنێد و پیسارت دەیجایان و دەفت بێمردم سنێد و پیسارت چۆنت ڕاژێنم لای لای سۆرە گوڵ لای لای چۆنت ڕاژێنم ئیجازم بەداوار سەرپەنجم بێنم وادڕایە دەست بەدەستە خانم دەگرم داوێنت دەست بەدەستە خانم دەگرم داوێنت خۆم بێم بە سەرگەردە جوانێ کوڵمی پڕخوێنت دەیدایم لە تۆڵات هاوار وڵکی لاوێنت دەیدایم لە تۆڵات هاوار وڵکی لاوێنت لای لای سۆرە گوڵ لای لای چۆنت ڕاژێنم لای لای سۆرە گوڵ لای لای چۆنت ڕاژێنم ئیجازم بەداوار سەرپەنجم بێنم وادڕاداژێنم جوانێ ڕات ئەی ماشەڵڵا لەو دەنگە ماشەڵڵا لەو دەنگە خوا دەنگە خۆش بێ دەستی ئەوش خۆش بێ برادران دەستان خۆش بێ کاکە کۆشان سپاس بۆ ئامادەبوونە دڵخۆشی ئەمڕۆ لەگەڵمانای پێمان بڵێ لەگەڵ گۆرانی وتنەوەیە هیچ هونەرمەندێک زیاتر لە لای تۆ خۆشە بە خۆت بیڵیتەوە یاخود پەیوەزنی بە کەسێکەوە چەند هورمەندێکی کە بۆ دەستی کەشفەکەن کاگڕێ باز بۆ ئەسترێسیەکە یاخێ
ئێستا مایکەکە هێنێ تۆ بۆ نایڵی من دەست پێشخەریەکەم تۆ نایڵیت ڕاستەکەی من زیاتر گۆرانی و هونەرمەندانی پێشوەڵێمەوانێ گۆرانی فۆلکلۆر و چکە بەڕاستی ئەوانە بوون بە مامۆستا بۆ ئێمە ئێمەی گەنج کە دەست بە وتنەوەی گۆرانی ئەەکەین ئەمانێ بینە بواری موزیک و گۆرانی ئەوانێ ئەگەر بمانێ سوود وەرگین ئەبێ سوود لە مێژووی خۆمان وەرگین بێگومان ئەبێ لە مێژووی خۆمانەوە بین جا مێژووی ئێمەش بەڕاستی ئەو هونەرمەندە گەورانی پێش خۆمانن مامۆستا حەسەن زیرەکەم مامۆستا تایار تۆفیق و مامۆستا محەممەدی ماملێ و ئیتر ئاوا هەتا یەتەوە بەرەو ساڵی 2000ەکان بڵین لە بابەتی ستایلی ئەرەبێسکە گۆرانی ئەرەبێسکە مامۆستا ئەش دەروەبیمانەیە زیاتە سەدمانەیە زەکەریامانەیە گۆرانی بێژی زۆر بە ئەزمونمانەیە ڕاستەکەی من سوودم لە هەرمویان بینی و گۆرانی زۆر بەشیانم وتۆتەوانێ یعنی ئەگەر هەر گۆرانێکمان بوێت ئەگەر کاکەمەرەنا بەس من یەک کێشە بێ لەوە وەسا ئەگەر بینەری بن ئەزان من تێکستەکانم مێنەوە لەگەڵ خۆمە ئەو تێکسانەی کە لاتە وانە کاکەمەرە ناکێشەمان نابێت دەستەکانە خۆجا ئەو مایکەکە عزیێت کێشی کاک کۆشەنگیان بێتە دەست کاکڕێ ڕێباز ماوێتی ساحەت 5 دقیقەوە هێشتا خەڵ شتیوان وتی نۆنی 2 دقیقەوە خێنەرە باش دوایینەوە لای تۆ باش نییە کاکەمەران بابەتی سەرەتا شتێکی زۆر جوان ئاماژە پێکرد بۆ نمونە ئەگەر بۆن هونەر بچێتە هەموو شوێنەکانەوە بڕوا بکە دەوڵەمەندترین کەلتور پیشانی هەموو جیهانەیە بۆ ئێمە نەمانتوانیوە لە سیستەمە پەروەردەیەک سەرەتایەکانمانەوە کە ئێستا بە خۆشحاڵی و خۆشمان بۆ قۆناغی زانکۆیان تێپەڕین جارێکی تر بیرمان کەوتۆتەوە کە هونەر ئەبێ بە شێوازێک لە مناڵی و دەست پێ بکە هەتا قۆناغەکانی کۆتایی چۆن بتوانین ئەمە بچێنین چۆن ئەم هونەرە بخینە نێو مناڵەکانمانەوە کاکە سەرکۆ ئەمە پێویستی بە بەرنمەیە پێویستی بە پرۆگرامە پێویستی بە کەسانی بە ئەزمون ڕاوێژکاری هونەری بە ئەزمون ئێمە زۆر جار بۆ کۆمپیوتەرێک خەڵکی گەێنین لە دەرەوەی وڵات ڕایۆژی پێکەین بۆ فێسیڤالێک خەڵکی ڕایۆژ بەڵام بۆ ناتوانین بۆ بواری هونەر کۆمەڵی خەڵکی پسپۆڕی باش بێنیت تەسەورەکەی ئێمەی ئێستاکە خۆمان بە هونەرمەند دەزانین پێویستمان بەوانەوتنەوەی پێمان بڵێنەوە جارێکی تر چونکە نەمانتوانیوە بە قۆناغا هونەریە پەروەردەی ئەکادیمەکانە تێپەڕین ئەمە زۆرمان خۆمان بە ڕێگەی ئەزمون کارەکانمان دۆزیوەتەوە بە بەڕاست و هەڵا ئەمە زۆر جیاوازە لەوەی کەوا کەسێکی ئەکادیمی پرۆفیشناڵ بابەتەکانت پێ بڵێ ئێمە پێویستمان بەدانانی پرۆگرامێکی هونەری پەروەردەیەکی هونەری بەڵام بە کەسی ئەکادیمی لە ئاستێکی باڵا من پێم وایە ئەمە بە خۆمان لە ئێستاە ناکرێ ئەم دانانی پرۆگرام بە خۆمان ناکرێت بۆ لە بەرەوە خۆمان جایتر پێویستمان بۆی پەروەردەکرینەوە بچینەوە بەردەم خوێندن من خۆم ئێستا شانازیەکە مامۆستاکی باشم بێ بچمە لای بخوێنمەوە لەوانەیە ئەگەر خۆت ئێستا پێت بڵێن کاک کامران ئەتوانی بچیتە زانکۆ بەشی هونەرە جوانەکان بخوێنی مەبەستم ئەوەیە ئەوەی کە ئەڵێ حەز ئەەکەم بچمەوە بخوێنمە بۆ نمونە وا هەیە هەرچەند هەوڵی زۆر جوانێ بەڵام بەڕێز دۆکو هونەرمەندێک لا دوا هەیە ئەوەی کە لە زانکۆکانی ئێمە ئەوچێت ئەوە بێت کە بەڕاستی هونەرمەندێک بە کۆڵێک ئەزمونەوە هێشتا بچێشتی تازی تیا فێر بێ جا زۆر سپاس بۆ پرسیارم من خۆم هەر کاکسەرکۆ زای پارزان کۆم تاو کردو بەردەم خوێندن بەڵام لەگەر ڕێزما بۆ ئوستازانی لێ من هیچ شتێکی نوێم نەبینی بگرەوەی خۆشم کە هەم بوو خەری بۆی خۆشم لە دەسەدا لا دوای زانکۆ بێت چی بە فێردکار فێر بکات یان بە هونەرمەندەوەی کە زانکۆ فێربوو زیاتر دەوڵەمەند ئەمە ڕێگەکانت بۆ ئاسانەکە بەڵام ئەوەی دی ئەمێنێتەوە سەر خۆ پەروەردەکردنت ئەزمموی خۆتە بەردەوامی کارکردن بەڵام بەردەوامی کارکردن بەو ڕێگایەی کەوا دروستە بۆ نمونە کەسێکە چێتە بەردەم خولی فێربوونی شۆفێری مامۆستایەک فێری ڕێگەکانی شۆفێریەکە ئەمە جیاوازە لەگەڵ ئەو کەسەی کە باوکی فێری شۆفێریەکە زۆر جیاوازین ئەوەی کە لە خوێندنگایەک فێری شۆفێریەکرێ و مۆڵەتی شۆفێری وەرەگرێ و ڕێنمایەکانی بە شێوەیەکی یاسایی پێوترێ جیاوازە لەوەی کە باوکێک مناڵەکەی فێری شۆفێریەکە چونکە هەموو ئەو یاسانی پێ ناڵێت کەواتە ئەم یاسایانە ئەم پێوتنەوە یاسایانە ئەم پەروەردەکردنە واریدە بۆ هەموو بابەتەکان وجا عەجەبەن بۆ بابەتێکی هونەری کە هەست و سۆز و ئایدیا و فکری لەسەرەوەستێ ئەمایان زیاتر پێویستی بە پەروەردەکردن هەیە کەواتە هونەر بۆ پەروەردەکردن پێویستمان بەدانانی خاڵێکە و گەڕانەوە بۆی و دانانی پرۆگرامێکی باش و بە دواچوونی بەردەوام
بە تایبەتی لە قۆناغی سەرەتاییەوە چونکە ئیترەوە ئەساسی دروستبوونی عقلی مرۆڤ عقلی مناڵە کە تۆ توانیت لێوە مناڵێک فێرکەی پەروەردەی هوەر یعنی چی هوەر چی دەورێکیە بۆ تۆ و ئەتوانێت هوەر لە ئایندا چ گۆڕانکاریەکە لە هیزر و عقل و فەلسەفەی تۆیە ئیتر ئەم مناڵە ئەبێتە تاکێکی باش ئەبێ بە منداڵێک کە لە ماڵیشەوە هەوڵەدات ئیدامەدانی ماڵەکەی جوانی ماڵەکەی کاری لەسەرکە کەواتە بۆ ئەوەی بتوانین هوەر ببێتە ئەوەی کە کۆمەلگایەکی دروست و کللتورێکی دروستی لەسەر دروست بێ پێویستمان بۆیە وەکو کورد لە سەرتاوە لە مەرحەلەی قۆناغی سەرەتایەوە دەستکەینەوە بە پەروەردەکردن بۆ جیلەکانی ئایندە بتوانانی هونەرمەندی باش و کەسی باش دروست باشە کاک فاروق من بەڵێ فەرموو کە لە قۆناغەکانی سەرەتاوە کە مناڵ فێری هونەرەکرێ ئەمە چۆنەڵی ئەو ڕوحە هونەریە کە داخلی ڕوحی و مناڵەیەکەی بەڵام ئەمە پێویستە بە بەردەوام بێت لە هەموو قۆناغەکانە لە سەرەتایی ناوەندی دواناوەندی تا کۆلێژیش تەواوەکە پێویستە ئەم هونەرە بخوێنرێت بۆ مەسەلەن ئەگەر تۆ هونەرمەندی ژنەبی نەشتوانی ڕەسم بکەیت بەڵام ڕوئیا و دیدگەیەکی وات ئەبێ بەرامبەر ئەوەی کە چۆن چێژ لە هونەر ببینی چۆن بە بینینی تابلۆیەک یا جۆبیستن لە مۆسیقایەک یان بینین شانۆیەک دەروونە ئارامەکاتەوە بێزگەلەوە کە کەسێک قۆناغی کۆتایی ئەبڕۆ دێتە زانکۆ ئەگەر لە هەر بابەتێکە بخوێنێت پێویستە هونەر بەرجەسە بکرێتیایە مەسەن کەسێک کە ئەندازیارە ئەندازیاری بیناسازیە ئەندازیاری مەدەنیە ئەندازیاری نەوتە ئەندازیاری هەز بابەتێ بێت تۆ کاتێک کە هێڵکاریەک بۆ پرۆژێک دەکەی تۆ پێویستی بۆ هونەرە هەیە ئەگەر هێڵکاری بێ ئەگەر ڕنگ بێ ئەگەر هەر بە کەواتە تۆ لە دوای قۆناغی تەوابوونی زانکۆش هەر هونەرت پێویستە هەتا مردن کە مردی بۆی گۆڕێکی جوانت هەبێ بە بەردێکی ماڕمار جوان نەخشێکی تیا ئەکەن و جوان تەرتیبەکەن دوو گوڵیت ئەمەش خۆی لە خۆیان هونەرێکە کە کۆتایی ژیانتە خۆی موتاری شەڵین هەموو کۆتاییەک سەرەتایەکی نوێیە ئەگەر تۆ بتوێت دەست پێ بکەیتەوە لە هونەری شامەنە دنیا فراوانە کە بتوانی تۆ هەموو کاتێک نوێگەری لە خۆتا بکەی هەموو کاتێ بتوانیشتی باشتر اینجا توی نوێگەری لە خۆتا بێگومان بەس کە پەروەردە نەکرای ڕێک بەو ڕیتمەی خۆت ئەڕۆی یەک کۆمەڵ هەڵا دوای کاتێک زانانی ئەمون چیم کردووە وێ پێ هەنگاوی باشتری بۆ بێت چینۆ لای بەرەمێکی کاکە کۆشان فەرم جارێ ئەمە ئەوانەی خۆتانە کە داتانەوە ئێمە جارە هیچمان نەوتوە گوڵان بە هیوای گردن پڕخاڵان گوڵان بە هیوای گردن پڕخاڵان خۆت مەدا لە تیر موژەی چاوکاڵان ئەیەمان 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 ئەخ کەسی بابم سەیری گوڵێ بکە
خەی خۆی دڕی و دای بە قەوسڵە لە دیدەم وای ئەی گوڵ لەسەر چێڵانت لەسەر چێڵانت بووین بە پاسەوانت بووین بە پاسەوانت لە ترسی بولبولانت بولبولانت بۆ تۆی بوڵبوڵی سوورم لە تۆ دوورم من مەلوول بۆ تۆی بوڵبوڵی سوورم ماشەڵڵات لێبێ ماشەڵڵات لێبێ گۆرانیت ئەوت کا کامەران و مامۆستا فەڕۆ هەر لەبین خۆیانە ماشەڵڵایم لە دڵەوە بۆ ئەکردیەوە کا کامەران سەری وارە هەمێ ماشەڵڵا لە دەنگی دەستان خۆش بەرنامەکردن لە بەیانی سەختە گۆرانی وتن وایە بێگومان من نەمیزە شتا بدرکێنم چکە زۆربەی جار کە بەرنامە کرد بوو نەرمەندەکانی سەر ئەڵێ وەڵام من نەخۆشم دەگەم تەواوی بەڕاستی من نەخۆشم دەگەم کەمێک ناساخەوە بەس ماشەڵڵای لێبێ نە پێوەی دیارە نە هیچێک بەس چێژمان وەرگرت دەنگە خۆش بەس چێژمان وەرگرت و ئەمە هێشتا گەرم نەبووە دووەمدانەی بۆ کاکە باش باش کاکو بێ ماشەڵڵا زیاتری تەقێنێتەوە دەنگە خۆش باوکاریەمان ینی باڵێ دەستان خۆش بێت مامۆستا فاروق هاوڕێیانمان ئێمە ڕۆژانی هەینی پرۆگرامە بینە یەکێک لە شوێنە سەیرانگاکان ئەمڕۆ نسیبەکەمان کەوتە باخی گشتیەوە بۆی کەشوهەواوە بەڵام زۆر جار ئێمە کە باسی هونەرەکەین باسی دەوڵەمەندبوونی هونەرەکەین باسی بە کەلتورکردنی هونەرەکەین زۆر جارەکەوێتە سەر هونەرمەندەکە و زۆر کارێکەکەوێتە سەر ئەو کەسێک کە بینەرە چۆن ئێمە بتوانین هونەرمەندەکان ئەبێ ڕاکەین بینەرەکان لەگەڵ خۆمانە ئاشناکەین یاخود بینەر وا لێ بکەین کە هونەری بەلاوە جوان بێت نەکوونەری بەلاوە خراپ بێت و بابەتێکی تۆزێ نامۆ بێ بەلایە لەم هەفتانەی ڕابردووە هاوکارانم لانە و ئاری بەرنامەیان کردبوو لە دەربەندی خان لەسەر ئاوەکە کچی شێوەکە ڕسمی کێشاب ڕسمی ئاوەکە و شاخ و ئەو شوێنەی کێشاب ئاین لەناو ئاوڕیانە کردویان بە
شتێکی خۆشی بۆ خۆیان دەیکێ ئەم تابلوێ ئەکرێتەوە باشە من زۆر دڵ من ئاوڕیانمانوت ئەرکان من زۆر دڵخۆش بووم کەوەی کردبوو بەڕاستی چونکە ئێمە ئەبێتر هەست بە شتی خۆمان بکەین هەست بە کاری خۆمان بکەین بۆ ئەم نمونەی ئەمێنە من دەستخۆشی لە یەکەم سپاس بۆی کە تۆ هاندێرێک بووی بۆ کەسێک کە بتوانێت تابلوێک توانێت بفرۆشێ ئێمە چۆن بتوانین بە بازاربوون بۆ کارەکانمان بتۆسینەوە یعنی کارەکانمان بە قورس سێ بکەین یعنی کاچمە ئوتێلێک و ڕێستۆرانتێکەوە کە دانیشتم ئەڵێمەوە تابلۆیکی کاکامەرانە دڵخۆشە بم یاخودە ڕۆمە بامە باخشتیەوە کارێکی کاک فاروقە دڵخۆشە بم بۆ ئەتوانم پێناسەی تۆ بکەم ئەتوانم پێناسەی تۆ بکەم ئەمە بۆ من گەورەی وەکو کوردێک وەکو خەڵکێکی شاری سلێمانی ئەمە تا چەند ئەبێتە بەشێک لەوەی کە ئێمە هونەرەکەمان دەوڵەمەند ئێمە دایمە ئەبێت جارێکتر بگەڕێنەوە بۆ سەرەتا بۆ پەروەردەکردن کە من باسم لەوە کرد کە کەسەکە لە سەرەتاییەوە تاکو و زانکۆ هونەری خوێن کەواتە ڕێز لە هونەرەگرێ هونەر ئەناسێتەوە کاتێک کە کەسێک تابلۆیەکە بۆ نمونە ئەچتە پێشانگایەکە کۆمەڵی تابلۆیتیایە ئەگەر کەسەکە هونەرمەندیش نەبێ هونەر دۆست بێت بەو قۆناغانەیە تێپەڕی بێ کە بزانێ ئەم هونەرە ئەم تابلۆیە بە شێوازێکی ئەکادیمی هەیە ئەو کەسێکی کێشاوێتی بە ئەزمونە ئەتوانێ چێژی لێبینێ ئەتوانێ بیکڕێت لەبەروی ئەزانێ قیمەتی چەنە بەڵام ئێمە لە کۆمەلگای ئێمەیە تا ئێستا نەگەیشتونتە ئەو واسەیکە بەگشتی سلێمانی بەڕاستی تایبەتە تێڕوانینی بۆ هونەر زۆر جیاوازترە لە شارەکانی تر بەڵام هێشتا نەگەیشتە ئەو ئاسەیکە بە شێوازێکی ئەکادیمی بڕوانێتە تابلۆیەک و بزانێت کە ئەمە کەسی بازمون کردوێتی و بیکڕێت لە ماڵەکەیە هەڵی بواسێ زۆر کەس لێرە ئێستا بۆ بە کللتورێک کە تابلۆیەک ئەکرێ یان بە کەسێک هەڵێت تابلۆیەکم بۆ دروستکە بۆ پشتی قەنەفە ئەمە ئاسوودەی نابەخشێت تابلۆی لەگەڵ ڕەنگی ماڵەکەما بڵێ لەگەڵ ڕەنگی ماڵەکەیە بگونجێ دەرو ناسان کاتێککە باز لەوەکەن کە کەسێک تووشی نەخۆشی ئەبێت لە دوای تەمەنێکەوە کاریگەریەکانی بۆ ئەگەڕێنێتەوە کە لە ماڵەکەیە لە ژوورەکەیە دیوارەکانی هەمووی سپیە هیچ بابەتێک هەڵ نەواسراوە ڕۆژانە تۆ بەرکەوتەوە بەر ئەو دیوارە سپێ ئەکەوێ هیچی پەیوەنیە ئیتر لە شعور شتی خراپە بۆ دروستەکە هۆرمۆنات بە تەواوەتیش ناکە بەڵام کاتێکە چەند تابلۆیەکی تیاابێ ئەم تابلۆیانە گزارش بکەن لە جوانەی لە ئەستاتیکا تۆ چاوت ئەو باتە ناو قوڵایی تابلۆکانەوە ڕەنگەکانەوە بە ئەشکالاتە بۆ دروستە بێ ینی کۆمەڵە ڕۆژانە کە تۆ بەرکەوتە لەگەڵ ئەم تابلۆیە ئەبێ ئیتر نایڵێ شتە خراپەکانی مێش کاریگەری نەگەتیڤە بێ لەسەر هۆرمۆنەکانی زەرسە کەواتە جۆگرتن لە مۆسیقا سون بۆ شانۆ پێشانگاکان کڕینی تابلۆ ینی پارە بە هونەر زەرەر ناکەی لە جاتوی پارەبەی بە دەرمان هونەر شتێکی سەرەکیە هەتا مردن دایمایڵم وایە جا ئێستا بێگومان ئێوە وەکو هونەرمەندان تێڕوانینتان زۆر جیاوازترە لەگەڵ ئێمەیە ئەوەی کە خۆتان باستان کرد تۆزە گلەیشتان هەبوو لەوەی کە لە لای ئێمە قەدری هونەر نازانرێت یاخود ئەوەی کە لە لای ئێمە زۆر هەڵ نادرێت ئەم هونەرەی ئێمە لە ئاستێکی باڵایە بێ کاک کامەران بەشێکی ئەمە کاتە ئەگەڕێتەوە بۆ من بۆ نمونەوە کەسێکە ئیشەکانی بەڕێستان ئەبینم یان دواتر هەوڵێمە ئەمیشەی خۆم ئیشەی ئێوە ببەمە ناو ماڵەکەم سوودی لێ ببینم لا دوایە ئەم هۆشیاری لەناو ئێمەیە چۆن دروستە بێ ئێوەی هونەرمەندانە ئێمە وەکو وەرگرانی بەرهەمەکانی ئێوە دەست خۆشتەبان من زۆر جاروتمەوە ئژڵێمەوە ئێمە گرنگ نییە ڕێژەی هونەرمەندمان زۆر بێ ئێمە گرنگە ڕێژەی هونەر دۆستمان زۆر بێ چونکە یەک بۆ نمونە بە هەر بڵین مامۆسایە دەتوانێت ڕابەرایەتی لە پۆلێکە 36 تەلەبە بکە هونەرمەندێک ئەم شاری ئێمە 10 هونەرمەندی تیابێ 15 هونەرمەندی تیابێ بەسە بەڵام گرنگە ڕێژەی هونەر دۆستەکانمان زۆر بێ چونکە لەوانەیە لە دەگەڕەکە لە گەڕێکێکە بڵین 10 دکتۆری تیابێ 4 مامۆسایی تیابێ بەڵامەوە لە دەگەڕەکە لەوانەیە هونەرمەندێکی تیانە بێ دروستبوونی هونەرمەند بەم شێوە ئاسانە نییە کە ئێمە بتوانین ئستیرادی کەین ئەمە هونەرمەندێکەوە بۆی هەمومان ڕێزی هونەر بگرین و هونەر بەڵام ئەتوانین هونەر دۆست زۆرکەین بە پەروەردە ئەتوانین لە ڕێگەی وانەکانی هونەرەوە لە ڕێگەی وەڵشۆپەکانەوە لە ڕێگەی کەناڵەکانەوە لە ڕێگەی هەموو ئەو سۆسیال میدیاوە هەموو ئەو بابەتانەوە ئەتوانین ئێمە وا بکەین کە پێیان بڵێن هونەر ئەتوانێت جیڕەی دەرگا بۆ بکا بە مۆسیقا
هونەر ئەتوانێ هەموو ناشرینەکانی بۆ بکاتەوە بە جوانی سێرکە هەموو ئەو دەبە ئاوانی کە لێرا فڕێدرێ هەموو ئەو پیسیانی کە لەو شەقامانایە هەموو ئەوانی کە ئەبێ بە خۆڵ عمل هونەرمەند ئەتوانی بیکاتەوە بە کارێکی جوان کەواتە هونەر ئەتوانێت ناشرینەکانی بۆ بگۆڕێ بە جوانی ئەتوانێت عقلە داخراوەکانی بۆ بکاتەوە ئەتوانێت زیاتر فراوانی با بە ئایدیای تاک کەواتە ئێمە ئەم هەموو جوانێ لە ناو هونەرە ئەبینین بۆ برێوی پێنەدرێت سیاسیەکانی ئێستا بۆ برێوی پێنادە دەیان جار و سەدان جاری تیشەڵێم ئەو سیاسیانی کە هونەرمەند دەکەنە خۆیان کە کاری هونەرمەند دەکەنە خۆیان وەکوایە مایکەپێ بۆ فەیسی خۆیان کەن بۆ عقلی خۆیان کەن بۆ ئایدیا خۆیان کەن چکە نزیک بوونەوەی هونەرمەند لە هەر کەسێکەوە بەیانی جەناب لە بازاڕە کاکسەرکۆ بینی 4 هونەرمەندی لەگەڵایە من ئەمە وا لێ ناکەم ئەفزەڵێتی تاک بەمەوە ینی ڕەچاوی تاک بکەم بەڵام کاتێک کە تۆ سێرەکەی هەموو هاوڕەکانت هونەرمەندن هاوڕەکانت شاعیرە هاوڕەکانت نووسەرە هاوڕەکانت خوێنەرە تۆ چاوەڕی چێکی لەمە چاوەڕێکەمە کەسێکی چەقۆشێن و شەلاتی بێ نابێت دروست نابێت چاوەڕێی مناڵەکەی مناڵێکی شەڕانی بێت دروست نابێت بۆ لە بەرەوەی ئەمە ئەزانێت تەعامل کا لەگەڵ مرۆڤە هونەرە مرۆڤ دوو ئاوێتە یەکن کەواتە تۆ توانیت هونەر ڕۆخ کەیتە ناو هێزری تاکەوە تۆ توانیتە کۆمەلگایەکی مۆدرن کۆمەلگایەکی عقلانی کۆمەلگایەک کەپەی بە هەموو خراپەکانە بە کۆمەلگایەک هەوڵ ئەدا ناشرینەکانیش کاتەوە بە جوانی تۆ ئیتر تۆ پێویست بەوە نییە سوکانەکە بەرە و بێرە دەست کاگەحمەیشە هیچ خەمونر جاپێ بۆ ئێمە زۆر هۆنەر گرنگە چون ئێمە گەلێکی هیلاکین زۆر زۆڵمان لە سەراکراوە زۆر تونوتیژیمان لە حەقاکراوە ئێستا لە جیهانە هەر هۆنەر سوودی لێ بینرێت بۆ بواری چارەسەر پێما بێ بۆ ئێمە هەر لاینە چارەسەرەکەشی زۆر ئەتوانێت بۆ هەموو شتەکان پێویستمان بە چارەسەرە بەڵام مەسائلی هونەر با ئێمە بینەوە سەر بواری پەروەردە هەتا ئێستا من قوتابیم هەیە لە قوتابخانەکەی خۆم لەوانەکانی ترا خراپە هەر لە ڕووی جسمیەوە ینی نییە کامڵ نییە بەڵام لە ڕووی هونەرەوە ئیشی ئەبستراکەم بۆ کا خۆم ئەوەستم بە دیارەوە ئێتۆر ئەمە پەروەردەکە ئەزانی چی لێ دەرەچێ خۆشەرنی هەمووی هەر دکتۆر دەرچێ هەمووی بە پارێزەر هەمووی بە محامی تۆ لە ناو قوتابەکان تا ئەم قوتابیە کە مەسەلەن لەلایانی جستایی و لەلایانی تۆزێ کەمۆری ئەگرێ هونەرەکەی وەرگرتووە تۆر ئەمە پەروەردەکە کەواتە بەهرەکە لەوایە کاکەس بڕوات بێ ئیشی ئەبستراکێ بینم من خۆم سوود لە ئینەکانی بینم کە ڕانکانە بینم بە شێوەیەک دایناوە جامە بم بە دیاری مەرحەلەی پۆلی مەسەما لە سەرەتاییش لێک و دوو سێومانەمانێ ئێمە چۆن ئەمانە بدۆزینەوە چۆن کاری لەسەر کرێ بەڕاستی ئەمە بە دەرەجەی یەکەم ڕاستە ئیشی منە وەک مامۆستا بەڵام ڕەخساندنی زەمینە بۆی ئەوەیان ئیشی من نییە چونکە پێویستی بە کۆمەڵی مەتریال و لایەنی لۆجستی هەیە چونکە هەموو کاتێک هونەر بە فەقیری دروست نابێت ناتوانانی بە فەقیری هونەرکەی ئەم قسەیە زۆر بێت تامە تۆ ئارەزوو لێ بێ و ناکرێت کاکە تۆ مەتریالی باشی لە بەردەستا بێ ئایتمی باشی لە خەرە بەردەست هەموو ئەو مادانیستەکانە پێداویستەکان هونەرمەندێک دەرەچێت هەمووی دەرفەتە کاکەواتە لە خێزانەوە دەست پێکات ئەمە هەمووی قۆناغە لە خێزانەوە دەست پێکاتۆ چۆن دەستی بۆکەیتەوە هەتاکەوێتە سەرقاچی خۆی و دوای ئەوەش ئەنجا خوێندنە ئەنجا کۆمەلگاکەتە ژینگەکەتە ئەمانە هەمووی خێزان لەوانەیە هەمومان نەمانتوانی بێت لە خێزانە بەڵام لە قوتابخانەکانە ئەبێ بکرێت نابێ احتیمال خەینە سەر خێزان بۆ پەروەردەکردنی هونەر چونکە هەموو ماڵێک شەرت نییە ئەو ئایدیای هەبێ بە هونەر تۆزانی ئێسش لە هەندێش منە ماڵە هەیە لەوانەیە هونەر هەبچێتە قاڵبی کوفرەوە کەواتە پێویستمان بۆیە لە قوتابخانەکانەوە بە تەوجیهی هونەری بە پرۆگرامی ئامادەکراو بە متابعە و لێکۆڵینەوە و کاری کردنی بەردەوام لەسەری اینجا توانین هونەر بخینە سەر ڕێچکەیە کە بڵێن ئۆخەی هونەر بۆ بە کارێک کە ئەتوانێت مرۆڤایەتی کەڵکیەوە دەستە خۆش بێت کاکە کۆشان باسی هونەرمەندەکانت کرد بە تایبەتی و کەڵا هونەرمەندانەی کە کۆمەڵە شاکاری جوانیان بۆ بەجێهێشتووی پێمان خۆشە گوێمان لێشە لەو گۆرانیانە بێت مامۆستا حەسەن زیرەک جا دوای ئەمەش با شوێک وەرگرین لەگەڵ بینەرانمان ئەمە نە جوان گۆرانیە کاڵێت لاانێ هەندێک لە بینەرانیمە پێیان خۆش بەرنامەکە و چای بەرەمەکانی خۆتان بڕۆین کاکڕێباس بەرهەمێکی خۆت بڕۆین زۆر باش دوای ئەمە لە کۆتایی یا ئێمە داوای بەرهەمەکانەکەین تێکستمێ قەینە ئێستا لە بشۆمانە سەرکۆ هەمووی بۆ دۆزێتەوە حاضر چی ئامادەیە فەرموو فەرمووت
عزيزكم قريب مهاجر خويو من باشيتو عزيزكم قريب مهاجر لا صيبالك عزيزكم بومبا درد يادر لا صيبالك عزيزكم بومبا درد يادر چی بلیم و چی بکم با چی فغان با چی هرب کم چی بلیم و چی بکم با چی فغان با چی هرب کم چی دی هیا لدنیا تمنا لخدا کم چی دی هیا لدنیا تمنا لخدا کم قد عزيزكم درناكم لادر ميلي قد عزيزكم درناكم لادر ما قروا روجي عزيزكم بمخاننا وقير ما قروا روجي عزيزكم بمخاننا وقير چی بلیم و چی بکم با چی فغان با چی هرب کم چی بلیم و چی بکم با چی فغان با چی هرب کم چی دی هیا لدنیا تمنا لخدا کم چی دی هیا لدنیا تمنا لخدا کم پاشه و دل شکاوم ویلی شاخو جوارم پاشه و دل شکاوم ویلی شاخو جوارم دست و اجنو دانشتو منتظری کاروانم آرامیله هلگرتو دروارانی جانم پیبلند کارحمه بامن او رو بیتا میوانم کاروانای کاروانم کاروان بوه بباکی کاروانای کاروانم کاروان بوه بباکی سم خوشا لگل یارم پیم شمان داش ماتاکی دوز گرتن بو یا خوشایا بو خریب و غمناکی دوز گرتن بو یا خوشایا
یاساتێ غەمگین و پەرێشانم ئارامم یاساتێ سافارێکم کەوتە بەر ڕێگەی هاتووە ناتێ چاوەڕێمە لە ڕێگایە کەروان بێت و بمگاتێ یارم لاگایە کەروانایە هەولاد و ماچم داتێ کەروانای کەروانایە کەروان بۆ بێباکیێ چەند خۆشحالایە گەڵ یارێ چوارشەممە و دەچمە تاکی دۆزگرتن بۆ یا خۆشایە بۆ غەریب و غەمناکی دۆزگرتن بۆ یا خۆشایە بۆ غەریب و غەمناکی بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین لە باخی گشتین جا ژمارەیەکی زۆری هاوڵاتی هاتووەتە ئێرە ئەمە کاتێ ئەماوت بەیانی بە تەمای بچینە باخی گشتی لامانوان نەبوو لەبەر کەش و هەواکە کەس بێ بەڵام ماشەڵڵای لێبێ خەڵکێکی زۆر هاتووەتە ئێرە چێژ لەم هەوا خۆشە وەرەگرن هەر بۆیە هاوکارمان تەرزە هەندێک لەو کەسانی کە لێرە ئامادە بوون بەتایبەت لە ناوانیانە کە هونەرمەندانیش ئامادەن هەندێک لە هونەرمەندانی دواندووە جا ئەڕێنێ لای تەرزە بزانین لەگەڵیان باسی چی کردو تەرزە سلااوی لێ بە بەیانیت باش سلااو تەرزە سەحەر سەرکۆ بانیتان باش بێت بانی بینەرانی ئازیزی شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە هەر جێگەیەکەوە بینەرمانن سلااوێکی زۆر گەرمتان لەبێت و بەیانیتان باش بێت بە هیوان بەیانێکی پڕجوانی و بەیانیتان پڕ گوڵ بێت بەرنامەی ئەم هەینی پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە باخی گشتی شاری سلێمانین بێگومان باخی گشتی شاری سلێمانی هەمووان ئاشناین بە مێژوەکەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ ئەوەشە تەواوی کەڵە هونەرمەندان و کەڵە شاعیران شاکاری زۆر زۆر جوانی ئەدەبیان لە نێو باخی گشتی شاری سلێمانی لە ڕێگەی تەواوی پەیکەرەکانیانەوە کە دانانی ئەو پەیکەرانی کە ئاماژەم پێکرد ئی تەواوی شاعیران و هونەرمەندان لە نێو باخی گشتی شاری سلێمانیا ڕەنگی داوەتەوە بۆیە تەواوی هاوڵاتیانی خۆشەویست تەواوی ئەو گەشتیاری خۆشەویستانی کە ڕوو ئەکەنە باخی گشتی هەم کەشێکی ئارام وەرەگرن هەم ئاشنای تەواوی شاعیران و تەواوی هونەرمەندانیش ئەبن لەگەڵ ئەوەشە سروشتی باخی گشتی هەر بەو شێوازە هەڵکەوتووە سروشتێکی تەواو جیاوازی هەیە بۆیە لەم بەشەی بەرنامە باس لە کاریگەری شعر و ئەدەبیات و لە هەمان کاتە باس لە دیاریکردنی کاتێکی گونجاو ئەەکەین بۆ ئەوەی ئێمە چێژ وەرگین کاتێکگەینە نێو سروشتەوە دوو میوانی ئەزیز لەم بەشی پرۆگرام لەگەڵمانان یەکەم میوانم بەڕێزان هەم نووسرە هەم شاعیریشە کاک جوتیار بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانایە کاک جوتیار ئەگەر ئەرک کێشی سلااوت لێ بێت بەیانیت باش بێت لە کەشێکی جیاوازی باخی گشتی شاری سلێمانی سلااوێکی گەرمەت لێبێت سلااو بەیانیتان باش ڕۆژی هەینیتان باش بینەرانی خۆشەویست سوپاس بۆ ئێوە تەرزەخان بۆ فرسەتە کە ئێمەتان بانگێش کردووە لەم کەشە خۆشەی ناوباخی گشتیە سپاسدانەکەیت سپاس بۆ ئێوەش کاک جوتیار با سەرەتا لە شعرەکانەوە دەست پێ بکەین اینجا دوایی باسی وەرگرتنی کاتێکی گونجاوکەین کە ئێمە پشوویتیا وەرگین بەڕێستان وەکو هەم ڕۆژنامە نووسێک هەم وەکو نووسەر هەمووکو شاعیرێکیش دەستپێک بۆ بە شعرێک دەست پێ نەکەین با بینەرانی عزیزیش گویان لە پارچە شعرێک بێت باشە؟ بەسەر من لە دووکەڵی حەسرەتا دەڵێم بووین بە پوش و ڕەشەبا دێ ڕۆحم دەبەی جەستەم دەکەی بەداری ڕوت و قوت گەڵایەکی پێوە ناهێڵی هێلانەیەک بۆ چاوەڕوانی بەدی ناکەم هەمووی لەگەڵ خۆتا دەبەی کە دێی شوێن پێی چۆلەکەیەک لەسەر لەقەکانم نابینم سەوزاییەک لە دامێنی نسارەکان نابینمەوە کە دێی دەمکەیت بە دەروێشێکی حاڵگرتووی
ئیشق و گۆرانیەک لە هزرما دەنجی نایە ڕۆژ نییە ڕابردوو لە ئومێد مالول نەکەم لە پەرەسیغارێک بە ئاگری دووریت گەڕی نەدەم و دووکەڵی حەسرەتی دووریتی لێ هەڵنەمژم بۆ تۆزێ سەبوریت شەو نییە بە کۆڵانەکانی تەمەن نەگەڕێم بە دیار خەیاڵی یاریەکانی منداڵیمان پێچێ فرمێسک نەڕێژم بەدڵە کوتەی ئەو کاتە نامەیەکی پڕ لە حەسرەتت بۆ نەنووسم لەو بەیانەی تۆ دێیتە دەرەوە هەڵی نەدەمە بەردەرگاکەتان و ناخوێندرێتەوە ئای چەند تامەزرۆی جێڕانەوەی یەکەم وشەی خۆشم دەوێیت یەکەم پەنجەی سەرسینەتم یەکەم ماچی لێوە لەرزەی سەر لێوانتم ئێستاش خەو بە هاتنەوە دەبینم دەستەکانە خۆش بێت و ماندوو نەبی شعرێکی زۆر زۆر تایبەت و جوان بوو سپاس بۆ بەڕێزت با بێمە ئێرە بۆ ئەوەی هاوکارم وێنەکان بە باشی بگوازێتەوە کاک جوتیار پێمان بڵێ بەڕێزت وەکو شاعیرێک هەستی بەڕێزت چۆنە کاتێک سەردانی جێگاکان و پارکەکان ئەەکەی هەم زیاتر با بڵێن ئیلهامی شعر نووسینت بۆیەت هەم لەگەڵەوەشە کەشێکی جیاوازە بێت بۆ ئێوەی شاعیران هەمیشە ئەو ناوچە گەشتیاریانە یان کەشی ئارام و یان ئەو شوێنانیان دەبێتە ئیلهام بەخشی شعر ئەگەر گەڕینەوە ڕابردوو گۆرانی نەمر کە سەفەری هەورامانی کردووە کە دەڵێ کۆمەڵە شاخێک سەخت و گەردن گەشت ئاسمانی شینی گرتووەتە باوەش ئیتر ئەو سەفەرنامەیەی گۆرانی نەمر وای کردووە کە باز لە مێژووە گیان باز لە ناوچە گەشتیاریەکانی هەورامان بکە ئەو شوێنانەی کە بینیوێتی حتمما هەمیشە کەشی ئارام و کەشی خۆش بۆ شاعیران هەم بۆ نووسەران دەتوانن ئیلهام بەخش بێ بۆەوەی بتوانن جوانترین نووسین بکەن جوانترین هەڵبەست بهۆنەوە کەواتە ئەم پرسیارم وابەستە یەکەم بە پرسیارێکی دیکە زوو سەردانی باخی گشتیەکەی چکە باخی گشتیەکێکە لەو جێگانی هەم لە ناوجەرگەی شاری سلێمانیایە هەر کەسێک زۆر کاتەیە کاسبکارانیش ئەگەر لە نێو بازارە ئەڵێ بە بێم سەردانی باخی گشتی بکەم یان ئێوەی شاعیران نووسەران ئەتانوێت لەگەڵ هاوڕێ و دۆست و ئازیزانتانە بێن لێرە کەشێکی جیاواز وەرگرن بەڵێ باخی گشتی حتمما من لە هەفتەیەکە احتیمالە جارێ سەردانی بکەم یان بەپێی ئەو کاتەی کە هەمانە لەگەڵ برادرانە یان بەتەنیا یان هەر هیچ نەبێ دێم گوێ لەو موسیقە دەگرم کە مۆسیق ژەنێک دانیشتووە عەسفی دەکاتن بە دیاریەوە ڕادەوەستم سێژێکی لێوەردەگرم بەڵام ئەوەی کە گرنگە چۆن ئەم باخە بپارێزرێ لەم سەردەمی لە ساڵی پاراوە بوو کە نوێ کراوە نۆژەن کرایەوە بەڵام ئەو نۆژەنکردنەوە پێویستە هەم لایانی هوشیاریەکەی تێدا بەرقەرار بێ مەسەلەن خەڵک هوشیار بکرێتەوە چۆن بتوانرێ دارەکان پازرێ بپارێزرێ چۆن بتوانێ گوڵەکان بپارێزرێ چۆن بتوانێ مەسەلەن ئەو شوێنانە بە شێوەیەکی ڕێکوپێک بپارێزرێ زۆر زۆر باشە کاک جوتیارگیان کۆتا پرسیار ئەەکەم وەرگرتنی پشومان باس کرد کە بۆ نمونە ئێمە بتوانین کاتێکی گونجاو دابنین بۆ ئەوەی دەروونمان ئارام بکەینەوە لە هەمان کاتا لە ڕووی گەشتیاریشەوە ئەوەی کە باس ئەکرێت گەشتیارانی خۆشەویست زۆر زۆر بە تامەزرۆ ئەیانەوێت سەردانی جێگاکانی کوردستان بکەن لەبەرەوەی جێگای زۆر زۆر تاو جیاوازیتیایە تێڕوانینی تۆچێ لەسەر بە تاکید من تێڕوانینم ئەوەیە لە ئێمە تقریبان تا ئێستا نەبووینە ناوچەیەکی گەشتیاری بەرچاو ڕاستە ئێمە لە کاتی نەورۆزا لە کاتی بۆنەکانە خەڵکێکی زۆر دێتن ئەمانە پێیان ناڵێن گەشتیاری درێژخایەن یاخود گەشتیار ئەمانە سەیران کەرێکی 24 سعاتین و دێن و دەگەڕێنەوە لەوەیە نەتوانن هیچ چۆن دەڵێ داهاتێک بۆ کوردستان بەو شێوەیە بێنە بەرهەم بەڵام گەشتیارێکی دوور و درێژ ئەوەیە کە مەسەلەن مانجێک دەمێنێتەوە لێرە لەو تێلەکانە مێنێتەوە دەگەڕێ شوێنەکان لە ڕووی دەیەوێت هەم چێژ وەرگێ هەم لە ڕووی زانستیەوە شتێک وەربگرێ لە کوردستانە زۆر زۆر سپاس کاک جوتیارگیان بەخێر هاتی خۆشحاڵ بووین سپاس بۆ پێشکەشکردنی ئەو شعرە جوانش بۆ ئێمە بۆ بینەران سپاس بۆ بەڕێزت بەخێر بێ جا ئێستا میوانێکی دیکەی خۆشەویست لەگەڵمان نایە خاتوونێکی بە سەلیقە خاتوونێکە لە بواری هوەریە زۆر قوڵ بۆتەوە و تێکەڵی زۆر زۆر سروش دەبێت سوود وەرەگرێت لە تەواوی پاشماوە سروشتیەکان لە ڕێگەی کاری هوەریەوە ئەوش خاتوجیانە خاتوجیان سلااو لێبێت و بەیانێکی پڕجوانی تەبێت بەیانی خۆتان باش بەنای خۆی بەخشندا زۆر سپاس بۆ ئەم دیدارە
ئەگەر ئێمە باز لە سروشت بکەین سروشت هێندە بە سوود و باز لە جوانەکانی سروشت بکەین هێندە بە سوود و بەرفراوانە لە کاتێکی ئەوە کەمە هەرگیز ناتوانین جوانیەکان و سوودەکانی تەواو بکەین ئێمە خۆمان لە سروشتەوە ئێمەی مرۆڤ خۆمان لە سروشتەوە هاتوین ئەوەی ئاسوودەمان ئەکا ئەوەی ئارامیمان پێ ئەبەخشێ ئەوەی دڵ و دەروونمان ئارام ئەکاتەوە خەمەکانمان لێوەرئەگرێ سروشتە سروش جوانێکی زۆر بەرفراوانی هەیە و زۆر سوود بە مرۆڤایەتی ئەگەیەنێت زۆر گرنگە ئێمە لە کاتی پشوەکانە کاتێک تەرخان بکەین بۆ چوونە ناو سروشت ئاوێتە بوون بە سروشت لە جوانیەکانی سروشت بڕوانین لە دار و درەختەکانی ئەلەوان لەو بەرهەمانەی کە لە نێو سروشتا هەیە باشە من باسم کرد وتم سوود لە پاشماوە سروشتیەکان وەرەگری یاخود ئەو کەرەستە جوانانی کە لە نێو سروشتا هەیە تۆ دووبارە سوودیان لێ وەرەگری بۆ کاری هوەری پێم بڵێ تا چەندە کار لەسەر ئەو کارە هوەریە بەردەوامی هەیە بەردەوامی هەیە بەڵام ئێستا بە شێوازێکی کام لە بەرەوی خۆشم تۆزێ تەمەنم چۆتە پێشەوە و ئەنجا لە ماڵەکەی هەر خۆمم هاوکاریەکەم نییە ئەگینا خۆم وەکو حەز وەکو ئارەزوو هەر ئارەزوم زۆر زۆر لە سەرەتی چۆن سوود لە سروشت وەرەگری بۆ کاری هوەری بە تایبەت لە کاتی پاییزە چونکە پاییز گەڵاکان کامل بوون هەموو بەرهەمە سروشتیەکان کامل بوون پەڕی گوڵەکان ئەوانیش هەر یعنی تێر و تاو ڕەنگی خۆیان وەرگرتووە و چیلکە و دارەکان پوشەکان هەمویان کامل بوون ئەو کاتە من ئەتوانم ئیشیان لەسەرکەم هەریەکە بە شێوازێک و هەریەکە پەیامی خۆشی لە پشتەوەیە بێگومان هەمیشە لە نێو سروشتە ئەوانیش ڕۆحێتێکی جیاوازیان هەیە تەواو هەست بە بوونی مرۆڤەکانەکەن لەگەڵ ئەوەی کە مرۆڤەکان ئەبێت بە شێوازێکی جوان کە یێتە نێو سروشتەوە هەست بە بوونی دار و درەخت بکات کە بە شێوازێکی باش گەشتیاریەکی یاخود سەردانی ناوچە گەشتیارەکانەکات و کەشێکی ئارامی تیاوەرەگرێت بێگومان ئەگەر ئێمە ئێستا من ئەم قسەی باسی ئەەکەم لەوانەیە خەڵک بە ئەفسانە وەریگرێ بەس لە ڕاستیە ئەفسانە نیە ڕاستیە یەکێک لەوانە لەو سوودانی کە لە ئێمە لە سروشت هاوەری ئەگرین و لە بەرهەمە سروشتیەکان وەریەگرین ئەوە علم ئەڵێ ئەگەر تۆ پاڵبەی بە درەختێکەوە قەدی دارێکەوە یان دەستی پێوەبەی ئەڵێ وزەی ئەو وەرئەگری وزەی خۆی ئەیاتێ ئەنجا هەموو ڕوەکەکان کە لە نێو سروشتا هەیە ئەوانیش هەمووی ڕۆح لەبەرن ئەمە نەبێ بەوەی کا بڵێن ئەمە ئەفسانەوانێ هەمویان گیان لەبەرن چونکە ئەگەر خۆراکیان نەیت تێ گەشە ناکەن ئەگەر ئاویان نەیت گەشە ناکەن کەواتە ئەمە ڕۆح لەبەرن هەموو ڕۆح لەبەرێکیش هەستی هەیە هەموو ڕۆح لەبەرێکیش هەستی هەیە و هەز بە شتی باش و ئەرێنی و نەرێنی ئەکا کە کاتی ئێمە ئەچینە ناو باخ و درەختەکان کاتی ئەچینە ناو باخون ژینگە و سروشت زۆر گرنگە ئێمە ڕێزیان لێ بگرین بیان پارێزین چۆنەڵێ خۆشەویستی خۆمانیان بۆ دەربڕین گیان سپاس بۆ تۆ کۆتا پەیامی خۆ زۆر بە کورتی بۆ ئێمە بۆ بینەران پێم من ئەوەیە هەر کاتێککە ئەچینە ناو سروشت و باخەکان بۆ حەوانەوە و بۆ ئەوەی کە خەم و خەفەتمان لە کۆڵ بێتەوە ئارامیمان پێ ببەخشێ زۆر گرنگە ئێمە ژینگەکەی بە جوانی بپارێزین بە خاوێنی ڕای بگرین و زیان بە بەرهەمە سروشتیەکان نەگەیەنین زۆر زۆر مەمنون بۆ ئامادەبوون زۆر سپاسگیانەکەم سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام بێگومان هیوادارم ئێوەش چێشتان وەرگرت بێت لە تەواوی ئەو قسە جوانانی کە هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام قسە و باسییان لێەوە کرد هەم کاکجووتیار بە پێشکەشکردنی پارچە شعرەکەی دەستی پێ کرد دوجار تێکەڵی هەندێک بابەتی کاری شاعیران و لە هەمان کاتە سوودوەرگرتن لەوەی کە ئێمە کاتێکی گونجاودا بنین بۆ ئەوەی پشووی تیاوەرگرین لە هەمان کاتە سوودوەرگرتن لە سروش بۆ کاری هوەری لە پەیامەکانی خات و گیان و زیاتر ڕەنگی دابەوە سپاس بۆ بینەربوونی ئێوەش لەم بەشی پرۆگرام ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ درێژەدان بە پرۆگرام فرم
ماڵی بەمرێن هەوریلان بەهشت و بەیان ئەمان وەی بەهشت و بەیان ئەرێ ئای کوڵەنجاڕێ مەڕۆ دەسێ مەڵقەقایانی کاریە من و تۆ هەوریلان دنیا پەیزایانی ئەمان دنیا پەیزایانی هەرە جەمعیەتیا بسرەوە جەمعیەتیا بسرەوەم خاکم وەسەر بێلاو نەخۆم جەمعیەتیا بسرەوە خاکم وەسەر بێلا نەخۆم بێکەس و بێدەر بێکەس و بێدەر بێ یار و هەودەم بێکەس و بێدەر بێ یار و هەودەم بێمەی و مەیخانە خۆم بچی مەجنوونە خەڵاتم ئاوارێ و جێواو نەخۆم مستحەقی تیر و تاونەی ئاشنە و بێگاو نەخۆم کەسێک بێکەن هەوریلان ئای منعی دڵداری بمرە منعی دڵداری پاڕووە بۆ دایار کات یا ڕەبی وێنەی پاسایاری ئەرێ وێنەی پاسایاری ئەرێ ئای کوڵەنجاڕێ مەڕۆ دەسێ مەڵپێرێشە کاریە من و تۆ هەوریلان کایە و تۆتە کێشە ئەمان کایە و تۆتە کێشە ئەیخوا دەنگە خۆش بێ یەخوا کاری کەس نەکەوێتە کێشە ئەوەشی کەوتێتە کێشە خوا چاری سەری کاوەیە حەسەنەکەمەوە بڵێ یاخوا دەنگە خۆش دەستی وەش خۆش بێگومان دەستان خۆش بێت بەڵێ خۆش شەیسانە بینین کە کەشێکی زۆر خۆشی هەیە بەڕاستی واش بینی لەگەڵ ئەوەی کێمە پرۆگرامەکەمان لێرە لە ناو باخی گشتی خەڵکێکی زۆری شەبینم بە تایبەتی ئێستا گۆرانیەوت کاکە کۆشان گفتگۆمانەکرد هونەرمەندانی ژێنە ئێرە دانیێسا و کاک ئەحمەد جۆڵایە لە داری شۆقاوا خواتەوە دڵخۆشین کە بتوانین خەڵکی سلێمانی هونەرمەندانە موچین و توێشەکان سەردانی ئێرە بکەن چکە باخی گشتی بۆ خۆت تاموچێژێکی تایبەتی هەیە بەڕاستی چونکە لێرەوە کە چی بۆ بازار لەناو باخی گشتیەوە نەڕۆیتیان کە هاتی تۆ دانیشتی چایەک نەخۆیتەوە ئەوزان بیلاگونە دەرناچێت سەرکۆ کاکامەران باسی ئەکرد ئەوت ئێواران ئەمان شاشێکیان داناوە لە شاشەکە فیلم نمایشەکرێت چیتر هەیە چالاکی ئێواران لە جوانەکانی باخی گشتی کاک سەرکۆ ئاماژەی پێکرد تەقسێکی تایبەتی خۆی هەیە من هەموو جارەڵێم ئێمە زام لە سنووری سلێمانیە نزیگەی 5,000 مزگەوتێ زیاتر هەیە بەڵام کاڵی مزگەوتی گەورە بۆ خۆی شوناسێکی تایبەتی خۆی هەیە هەموو ئەو پارکانی کە لە سلێمانیا هەن وێرای دەستخۆشی بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەراتی باخچەکان بەڕاستی خزمەتێکی زۆرەکەن بە سەوزایی بەڵام باخی گشتی
تەقسێکی تایبەتی هونێری ئەدەبی بڵێن کۆمەڵایەتی تایبەت بەخۆی هەیە ئەو بۆ ماوەیەکی زۆر زۆر پشتگوێ خراپ بوو بەڵام لەسەر دەستی لەیلاخان و ئەو کەسە دڵسۆزانی کە توانیان دیسان جارێکی تر ڕۆحکەنەوە بە بەرباخی گشتیە و لێرە ئەم کافێ جوانی تایە و ئەو شاشەیە هەیە شەوان گۆرانی کوردی ڕەسەنەکان و زۆر جار خەڵک ئەگەر داوای کا فیلمە کۆنەکان لێ ئەدەینەوە هەستەکەی لە هەر گۆشەیەکی ئەم باخە ژیان دروست بووتەوە منجەڵیا پراکە دانراوە بریانی و خێزان و کە لە کاتێکە خەڵکێکی زۆر بێبەش ببوو لەو جوانی باخی گشتی ئەگەر ئێواران ئێستا سەردانی ئێرە بکەی هەستەکەی ئیتر ئێوە باخی گشتەکەی جارانە ڕاست جوانەکەی پێبەخشا زۆر گرنگە لەگەڵ ئەوەی کە نۆژەنکردنەوە هەیە بۆ ئەم باخە لەگەڵ باخەکانی تر ئەمە وا ئەکا کە ژینگەکە مام جوانترکە ئەم ژینگە جوانش بەو کارە هونەریانوی کە تایەتی ئەو کارانش هەندێکیانی جەنابتانن لەگەڵ ئەوە جارێکی تر ئەو کارانش هەمووی نۆژەنکرایەوە بۆ یەکرایەوە سێرەکەی سیمایەکی تری جوانەیە بەخشێ ئێمە ئەگەر هەمیشە ئەو کارانەی کە کراوە پشتگوێی نەخۆین و بەردەوام نۆژەنکردنەوە هەبێت و بتوانین سەردانی بکەینەوە بۆ شێوازە جوانە پیشانی بین تا چەند ئەمە واکە کە کارە هونەریەکان هەمیشە جوانی و سیمای جوانی خۆی ببەخشێ بە دڵنیاییەوە ئیشی هونەری من پێشتریش باسم کردەوە لە کاتێکا کە پەیکەرێک لە شوێنێکدا ئەنرێ پێشەوەی دابنرێ پێویستە دیراسێکی تەواو بکرێت لە هەموو ڕووەکانەوە تا چەند جوانی ئەیە بە زۆنی باخەکە تا چەند حەزبی شتەکان ناکە دوای هەموو دیراسەیەک تۆ ئەم پەیکەرە دروستەکرێ بی لە ماتریالەکە شێبێ بکرێتەوانێت تەمەنی و ماتریالی ئەو پەیکەری پێکرێ چەند بێ بۆ کاتێک کە دارێک ئەڕوێنیت ئیتر ئەم دارە لەوانەیە ڕۆژگارێک ئێمە بەجێ بێڵین بەڵامنەوەکانی دوای خۆمان لەگەڵی گەورە بن کەواتە پەیکەریش وەکو دارێک وایە وەکو بابەتێکی ئیترە بێ بە بابەتێکی ژینگەیی پێویستە زۆر گرنگی پێ بدرێ کاتێک کە تەمەنی ئەم پەیکەرە هەڵەکشێت و کاریگەری ئاوهەوای لەسەر بێ پێویستە نۆژەن بکرێتەوە بۆ ئەوەی ببێت بە کللتورێک کە پەیکەر پەیامی خۆی هەیە ئەم پەیامە دایما ڕنگانەوەی ئەرێنی دروستەکە لە ڕۆحی مرۆڤەکانە من ویستم باسی ئەوە بکەم لە کاتێکا کە باز لە پەروەردەکە یاخود چۆن زوو پێش بکەویت کاتێک کە هونەرمەندێک دەستەکە بە دیراسەکردن یان قوتابێت دەستکە بە دیراسەکردن ئەگەر مامۆستایەکی بە ئەزمون دەرسی پێ بڵێ و تێبینی باتێ لە زیاتی ئەوەی تۆ قۆناغێک لە ئەزمون بە 5 ساڵ ببڕی بە دوو تێبینی ئەی بڕی کەواتە تۆ لە تەمەنی گەنجە لەو ماوە دیراسەیە وەکوا بێ دیراسێکی زۆرە کردێ بەو تێبینیانە من نمونەیەکە هێنمەوە مایکلەنجیلۆ پەیکەرسازێکی ئیتالیە و لەوانەیە زۆرێک لە کەسان بزانن مایکلەنجیلۆ بۆ کەسێکی ناوداری لێ دەرچوو بۆ پەیکەرسازێک و پەیکەرتاشێکی زۆر تا ئێساش هیچ کەسێ شانایەتەوە لە شانی لەبەر ئەوەی باپیری مایکلەنجیلۆ پەیکەرساز بوو باوکیشی پەیکەرساز بوو مایکلەنجیلۆ لەم ناڵیەوە چاوی لەسەر دەست و پەنجەی باوکو باپیری ڕاستە چاوی تێر بوو لەوەی کە چۆن بەردا ئەتاشرێ دواتر باوکی پێی و چۆن چەکش و قەڵەمەکە ئەگری لێی ئەەکەیتەوە ئەو زیادانە کاتێک کە مایکلەنجیلۆ لە تەمەنێکی زۆر کەمە مەدالیایەکی لە بەردی مەرمەر دروست کرد و کە تا ئێستا ئیتالیا شاناسی پێوەکە بوو بەو پەیکەرسازەی کە کاتێک کوتلێ بەردەکان لە بەردەمی داناوە وتوێتی من فیگەرەکەی تیا ئەبینم من کەسەکە لە ناو بەردەکە ئابینم تەنها زیادەکانی لێ یەکەمەوە ئەمە پەروەردەکردنە بۆیە پەروەردە مامۆسا دەوری زۆر سەرەکی هەیە ئیتالیا کە گرنگیە بەوە بۆ بە سەرچاوێکی دارایی کەواتە ئێمە ئەتوانین زۆر شت هەیە گرنگی پێبین ئێستا من بەداخەوە ئێڵێم پرۆژەیەکەم پێشکەشی شارەوانی کرد لە دوای چەند مانگێک هاتوو چۆ ئەمسەر و ئەوسەر پرۆژەکە ڕەت کرایەوە بەڵام پرۆژەکە چی بوو من بازم لە پەیکەری ژنی ئازاد کرد کە ئێمە سلێمانیە خەڵکێکی زیندومانەیە ڕۆشنبیرمان هەیە خەڵکانێکی تر سەردانی ئەم شارە ئەکەن ڕاستە ئێمە کەسانێکی کراوە ڕۆشنبیرین بەڵام هێمایەکمان نییە بۆ ئەوەی ینی ئیسپاتی کەین لەوەی کە ئێمە ئازادی ئەین بژن ئازادی خوازین لەو ڕۆوە
من ئەم پەیکەرمدانە کە ناو پارکی ئازادیا بکرێت کە باز لە هەموو سیماکانی ئازادی ژن بکە بەڵام بەداخەوە ڕەفسکرایەوە تۆ مەفروزە ئەمانە جێی دیراسە بێت ینی ڕاوێشکاری هوەری هەبێ بابەتەکەی من دیراسەکە تەنها ڕەپسکردنەوەی ئەو پەیکەرەی من لەوێ تەنها بۆ ئەوە بوو من کە باز لە ژنەکەم لە هەموو میهرەبانیەکەی لە هەموو جوانیەکەی لە هەموو ژیان ئیتر ژن و ژیان و ئازادی بنکەی پەیکەرەکە کافیەکی پسکۆلە بوو لە جاتوی پڕیکەیتەوە بە کۆنکرێت و چیمەندۆ وتم ئەیکەین بە کۆشکێ دوو گەنج بژێوی ژیانی تیا دروستکە پێیان قبول نەکرا پێیان هەزم نەکرا ئەم بابەتە بۆ ڕانکاریە لە ناو پەیکەرە ئەم پەیکەرا بێ پارێز ئەم پەیکەرە بە پەیکەری ژن واتای ژیانەکات هیواداری جاری بکرێت جا خۆت لە کاتی کارکردنا تا چەند گوێ لە گۆرانی میوزیکە گرێت من بە دڵنیایی لە کاتی ئیشکردنا بە زۆر جار گوێ لە گۆرانە کوردیەکانەکەدەم دواتر گوێ لە بۆنە منە کێ ئێستا حەزت ئەکرد وڵا حەسەن زیرەک دووبارە حەسەن زیرەک ماملێ ژۆم لێ گرتووە بەردەوام ماوسعاد ناکەریم چۆم لێ گرتووە کاک کۆشن ئەگەر بێدڵی مامۆستا فاڕوق نەکەی مامۆستا عەدنان کەریم مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ماملێ لەم سیانە کامیان نەتوانێت ئێستا یەکێکیمان پێشکەشکەیت تەمە گۆرانی ماملێمان وت مامۆستا محەممەدی ماملێ بەڵام چیمان ئامادێ تێرە گەشتی ڕێواستۆ گۆرانێکی مامۆستا عەدنان کەریم گوێی لێ ماهی من تنها مهيكا ماهي من تنها مهيكا صاد نجومي محوك ياري من تنها قليكا ياري من تنها قليكا صاد هزاري قرتوا صاد هزاري خوش لسر سینەی سەری هەڵدا و دوو گۆی سەرێ بەمۆن خۆش لەسەر سینەی سەری هەڵدا و دوو گۆی سەرێ بەمۆن ما تو حەیرانم کە عەرعەرکەی هەناری گێتووە ما تو حەیرانم كعرعر كي مناري ئەوەش پێشکەش بەژەمابێت بەڕاستی بیریەوە بکەوتەوە لە ئەڵمانیا ستۆدیۆیەکی پسکۆلەم هەبوو بە بەردەوامی جۆم لە گۆرانەکانی ماڵسەعاد نانەگەر کاتی یادگاریشی بۆ زیندوو کردیتەوە هەر بمێنیت جا بەخوا هەورەکەی هێنا هیوامانەوەی خاترمان بگرێت تا 11 نەبارێ هەرچەند باریش ئیتە خۆ دەسەڵات نییە جا ئێستا بابێکە و چانێکی تر وەربگرین دوایام وچانە ئەگەڕێنەوە لاتە كم راشي آقا جانا
برژانجی بروی تو خواه برژانجی بروی ای هوارگری جای خواهی جانگری جای خواهی دەنگت هەر خۆش بێت بێگومانم گۆرانیانە چێژێکی زۆر تایبەتیە کاکامەران و هەمیشەش کە ئەوترێتەوە کۆمەڵی یادگاری هەرخۆی هەیە بۆ بە تایبەتی بۆ سلەیمانی ینی چێژێکی زۆر جوانی هەیە باسی ئەوشی کرد کەەوە بەدە لەو کە خەڵکیێکی زۆر گێر لە شوانە کۆمەڵی گۆرانی فۆلکلۆریش لێرە بۆ خەڵک نمایشەکەن بۆیان لێن ئەوە چەند بۆ ئێوە باشترە بۆی کە خەڵک ئاشنا بێت هەر لە ڕۆژە شەوان کە لێرە کەمترین گۆرانی بیانی لێرە لێ ئەدرێ ئەویش ئەگەر میوانێکی بیانیمان هەبێ مەسەرەن عەرەبەکان بێن داوای بکەن ئەگینا زۆر گرنگی ئەدەین بەو لایەنە فۆلکلۆریە من زۆر جا گلەیم لەوە کردووە کە کاتێ خۆتەکەی بە شەقامی سەوڵەکە لەو سەرەوە دەرەچی هەستەکەم لە کەڕادەم هەز ناکەم لە سەوڵەکەم ینی تێگڕێ ئەو گۆرانیانی کە بەو شەقاما من گوێی لێکدم تا ئەوسە دەرەچم گوێم لە گۆرانێکی کەم بە گۆرانی کوردیە بێ ئێمە کللتوری گەلانی تر ڕەت ناکەینەوە بەڵام مافی خۆمانە ئێمەش کللتوری خۆمان سەرکەنی نبینم لە خۆکە بەو شەقامە عەرەبیانە قەت ئەبینی چوار دوکان گۆرانی کوردیان قسم بێتە سەری باش ئێمە بوو وا بکەیت ڕاستە بۆیە من زۆر فۆکسم زۆر سەرەوەکەوە ئەو کشەوان ئەو گۆرانێنێ کە لێدرێ هەموو ئەبێ گۆرانی کوردی بن و بە چەند ستێپێک مەسان گۆرانیە کۆرەکان دوایی گەنجەکان جا خانمان هەمووی بە میکسەکەین و بەو شێوەیە هەتا هەردێکمان لایەکەڵ هەنەرەکەمانە ئاشنا بن ئەی ئەگەر ئەمە نەبێت بە چی ئاشنا بن ئەم گەشتیارانمان لایەوەزان 500 گۆرانی کوردیمان تێ داخل کردووە ئیتر ئەڕات لەگەڵیان بە زۆر کۆن و بەنیەوە دەست خۆش بێت بێگومان خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوامین کە هاوکارمان تەرزار لە نێو باخی گشتیە چەندین هونەرمەند و هاوڵاتی تر لێرە ئامادەن ئەمڕۆ ڕۆژی هەینیە گفتوگۆی لەگەڵا کردوون ئەچینە لای تەرزە با بزانین ئەوان بۆ چوونیان چییە ڕاو بۆ چوونی ئەوان چییە با بچینە لای هاوکارمان تەرزە فەرموو سەحەر سەرکۆ دووبارە سڵاوتان لێ بێت سڵاو لە بینەرانی عزیزمان بێت جارێکی تر گەڕاینەوە لاتان بێگومان لەم بەشی پرۆگرامیش دوو میوانی دیکەی خۆشەویست لەگەڵمانایە پێم خۆشە خۆتان میوانەکان لە نزیکەوە بزانن کێم بانگێشت کردەوە بۆ ئەم بەشی پرۆگرام و هەندێک گفتوگۆشیان لەگەڵاکەین بەجێ خۆشحاڵیەوە خاتو ئاسۆزم لەگەڵا بێت خاتو ئاسۆزی پەیکەرساس هەمووان ئەیناسین خاتونگیان سڵاو لێبێت بەیانیت باش بێت بەخێرهاتی بێگومان ئاسۆزگان جگەلەوەی کە هاوڕەیەکی نزیکی خۆمە بەڵام لە کاری هونەری و کارەکەی خۆیان ماشەڵڵا پڕاوپڕ کاری زۆر زۆر تایبەت و جوانیە هەمیشە سەرکەوتوبی ئاسۆزگان بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم کەشی باخی گشتی چۆنە بەلاتەوە کە کاتێک دابنین بۆ ئەوەی دەروونت ئارام بکەیتەوە پشوویکی تیاوەرگری
سڵاو لە ئێوە لە بینەرانیش بەیانی هەموو لایەک باش بێ دەستپێکی ئەتوانم بڵم من بالەوە دەست پێ بکەم زۆر دڵخۆش بووم کە کاتێک هاتمەناو باخی گشتیەوە جیاواز لەوەی کە باخی گشتی مێژوویکی زۆر جیاوازی هەیە بۆ هەمووان بە تایبەت هەر تاکێکی شاری سلێمانی بەڵام بۆ من دوو هێندە جیاوازە لەبەرەوەی باپیری من دوو هەمین فەرمانبەری بەڕێوەبرایەتی شارەوانی بوو دوو هەمین باخەوانی ئەم باخە جوانە بووە کە ناوی لە مێژوو تا تۆمارکراوە و شانازی پێواکەم بێگومان لە ئێمە شانازی و ئینشاءالله جێگەی بەهەش بێت و ڕۆحی شاد بێت ئاسۆزگیان با لە کارکی خۆتۆ دەست پێ بکەم بێگومان تۆ ماوەیەکی زۆرە سەرقاڵی کارەکەی خۆتی وەکو پەیکەر سازێک کارکردن لە نێو سروشتا تا چەندە جیاوازی هەیە بەوەی کە تۆ لە نێو ماڵەکەی خۆتا ڕەنگە زۆر ئیلهامی کارکردنت بۆنەی ئەم جیاوازیت چۆن ئەبێنی ئەگەر ئێمە بەراوردی ناو دنیای ناو و دەرەوە بکەین زۆر جیاوازە لە کاتێکە لە هەموو دنیا داوایە کاتێک کارێکی هوەری پەیکەرسازی یاخود هەر پرۆژەیەکی تری هوەری لە نێو فەزای دەرەوەدا دەبینی زۆر ئارام بەخشترە زۆر چێژی زیاترە بۆ بینەر و تەنانەت بۆ خودی هوەرمەندەکەش لە بەرەوەی لە فەزای زۆر جیاوازە ئێوە کارەکەکەی لە سروش تا بێت هێندەی تر کارەکە جوانی خۆی بەرجەستە ئەکات جوانتر خۆی نمایشەکە بەڵام لە کاتێکا لە هۆڵێکا یاخود لە نێو شوێنێکدادا ئەندێ وەکو دیکۆرەیشنێک بەکارێت ئەمەش جەمالەتی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام بەڕاستی لە نێو سروشتا جیاوازێکی زۆر زۆری هەیە و لە هەمان کاتیشا کاتێک کە مەتریاڵی بڕۆنزیا خود بەرد بەکارێنین دووبارە ئەو کارە ئەبێتەوە بەشێک لە سروشت دووبارە خۆی ئەو مەتریاڵە ڕق و سەختە ئەو خۆی ئەگونجێنێ لەگەڵ کەش و هەوایە بارانە یاخود ڕەنگەکەی تەنانەت ڕنگ ئەگۆڕێت کە ئەمە بەپێی زەمەنی تەمەنی کارکەرەکە کە کردوێتی زۆر جیاواز خۆی نمایشەکە کاتێک کارێکی هوەری پەیکەرسازی برۆنزە بینی ڕەنگێکی زەردیا خۆت سەوزێکی معدەنی هەبووە بەڵام لەگەڵ گەورەبوونی تەمەنیا ئەم ڕەنگە وردە ئەگۆڕێ بە کەش و هەوایە بێگومان جا پێویستی کەمەوە بە پرسیارێکی دیکەوە بێگومان خۆشحاڵین بەوەی کە هەمیشە شاری ئەدەب و ڕۆشنبیری چالاکی زۆر زۆر جیاوازی تیا بەڕێوەچێت بێگومان ئەوەی جێگی خۆشحاڵیە بۆ جارێکی تر بۆ دووەم ساڵ دیدارێکی زۆر تایبەت بۆ مێژووی شاری سلێمانی لە ڕێگەی چالاکی کللتوری هوەریەکانەوە زیاتر ئەخرێتە ڕۆ ئاسۆزگیان تا چەندە ئامادەی ئەو دیدارە بێت کە وانیازن سبێنێ کە ڕۆژی شەمەیە دیدارێکی زۆر زۆر جوان تایبەت بە مێژووی شاری سلێمانی لێرە بە شێوازێکی زۆر زۆر باش بەڕێوە بچێت زۆر دڵخۆشیە بۆ شاری سلێمانی شانازیە بۆ تەواوی ڕۆشنبیران و هونەرمەندانی شارەکە کە ناسناوی پایتەختی ڕۆشنبیری بێ ئەبێ ئەم گەورە دیدارانەی تێدا نمایش بکرێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کۆمەڵێک بابەتی تێدا ئەخرێتە بەرباس و ئەهروژێنرێ بەڕاستی کە ئەشێت ئەگەر پراوێزیش خراپە بەڵام دووبارە بەبیر ئەو گەورانەی بێنینەوە یاخود ئەوانی کە لە ناو دەسەڵات و سیاسەتدان بزانن کە چی ئەگوزەرە لە نێو شارەکەدا کە دووبارە پێیان بڵینەوە هوەر و ڕۆشنبیری ئەمانگەیەنێ بە چ ترۆپکێک لە هەموو دنیادا بەڵێ بەڵێ بە دڵنیایەوە ئاسۆزگانەجا بە کەشێکی خۆشیش بۆ بینەران دروستکەین هەمووان حەزمان لە گەشت و سەیرانە و چوونە دەرەوەکانمان زیاتر و زیاتر بکەین لەگەڵ خاو خێزان و دۆست و ئازیزانمان تۆ حەزەکەی لەگەڵ خێزانەکە تا بچی بۆ گەشت و سەیرانیان هەر خۆت بە زگورتی لای خۆمان ئەوە ناسرااو کە ئەوەش چێژێکی تایبەتی هەیە کامیان چێژی زیاتر بڵێ هەردووکیان بەڕاستی تەرزە یعنی نەبێتە مجامەلە بەڵام من بۆ خۆم سروشتی ژیان مەموە پێکێناوە کە لە هیچ بوارێکانی دانەبراوم هاوڕێ و دۆستە ئەزیزەکانم چێژ و تایبەتمەندێتی خۆی هەیە و بەڕاستیش لەگەڵ ئەوانە شتێکی ترە یعنی تایبەتمەندێتێکی تری هەیە بەڵام کاتێک لەگەڵ خێزانە چیتە دەرەوە دووبارە جیاوازی خۆی هەیە و کاتێک لەگەڵ بۆ نمونە خانەوادی هەردوو لایە کە گەورەتر ئەبێ کۆڕ و مەجلیسەکە جیاوازترە بێ بیر و ڕای زۆر جیاوازی تیا ئەگۆڕێتەوە بۆ نمونە من دایکم کۆمەڵە بەسەرهاتە گێڕێتەوە لەولاوە خەسوم لەولاوە کە سوکار یعنی کۆمەڵەشت هەیە ئەهروژێنرێ بەڵام هی برادرانە ئەگەر نەترسین لێرەوە بەڕاستی زۆر جیاوازە زۆر زۆر بێگومان وایە ئینشاءالله گەشتێکی خۆشیش بێکەوە ئەنجام ئینشاءالله ئاسۆزگیان بێگومان پەیوەندی کۆمەڵاتیەکانیش لە گەشت و سەیرانەکانە کەشێکی زۆر زۆر جیاواز دروست دەکات
بۆنی و باخی گشتی تا چەندێک گرنگە خێزانەکان بێکۆ کۆ ببنەوە هەم لە ڕێگەی ئەو خواردنانی کە شاری سلێمانی پێی ناسراوە هەم لە ڕێگەی گێڕانەوەی بەسەرهاتە خۆشەکانیش کە خانەوادەکان زیاتر گرنگی پێن ئەمانش تا چەندێک گرنگە. یەک شتێکمان لەبیر نەچێ باخی گشتی ئێستا ئەوەندە تایبەتمەندێتی هەیە کە بەڕاستی هەرێکێکمان بین ئەگەر بۆ نمونە تەمەنی هەندێک لە دارەکان هەیە کە نەمانزانیوە یان نازانین چۆن و بەچی گەشتووە بە ئێستا ئەم دیتێڵە وردە لەسەر تەمەنی دارەکە نووسراوە کە بەڕاستی زۆر جێی دڵخۆشیە معلوماتێکی زۆر باش ئەدرێ بۆ نمونە گشتی هەمولایەکان بەڵام لە کاتێکە کە هەر خێزانێک گوێتە ناوەوە بۆ نمونە بابەتە کوردەواری و چێشت و خوانەکەی خۆی هێنێت وا کەشێکی جیاواز بۆ خۆی دروستەکە زۆر جیاوازترە بێت و لەنێو ئەو ژینگە پاکەیە بەڕاستی تایبەتمەندێتی خۆی هەیە. زۆر زۆر سپاس ئاسۆزیان خۆشحاڵم باتنەس بەخێر هاتی زۆر سپاس دڵخۆش بووم. جا ئێستا میوانێکی دیکی خۆشەویست لەگەڵمانایە ئەوانیش زۆر بەڕێز مامۆستا نەجات کە بەڕێزیان هەم نووسەرن هەم شاعیرن ڕۆژنامە نووسن کۆمەڵێک بواری جیاجیان گرتۆتە ئەستۆ یا خوامیشە سەرکەوتوو بن مامۆستایان بەهر لەوە دەست پێ بکەم شعر و ئەدەبیات تا چەندە کاریگەریەکی زۆر زۆر جوانی دروست کردو لە نێو باخی گشتی شاری سلێمانی کە ئەبینین کەڵە شاعیرەکان و هونەرمەندەکان بەجێ خۆشحاڵی و پەیکەرەکانیان لێرە ئەبینرێت ئێمەش ئەتوانین دووبارە شانازی بکەین بە بوونی ئەوان لە ڕێگەی پەیکەرەکانەوە. بێگومان ئەم پەیکەرانەی شاعیران لەناو باخی گشتی شاری جوانتر گرتووە نەکەرم باغی گشتی باشکم شاری سلێمانی جوانتر کردووە لەبەرەوەی بەڕاستی هەر کەسێک دێت بۆ ناو باخی گشتی مێژووی ئەدەبیاتی کوردی فێرەوێت لە هەمان کاتیشدا مێژووی سینەمای کوردیکار ڕسمی پەیکەر یڵمان گۆنەس شتایە مەسەلەن بۆ نمونە پەیکەر مێژوو نووسەکانی چایە ئەنی ئەدەبیات بە شێوەیەکی گشتی لە ناو شاری سلێمانی ئەم ڕنگدانەوەیکی زۆر زۆر باشیە باخی گشتی بۆتە ڕەمزی شاری سلێمانی هەر کەسێ دێت بەڕاستی بە تایبەتی ڕێبوارانی شاری سلێمانیەوەی کە دێن بۆ لە شاری سلێمانی دێن بۆ ناو باخی گشتیەوە سەیرەکەن لێرەوە بەڕاستی بۆیان دەرکەوت کە سلێمانی شاری ئەدەب و شاری ڕۆشنبیریە لە هەمان کاتیشدا سوورە ئەم شروستە جوانی باخی گشتی هەر شاعیرێک کە دێ بۆ ناو باخی گشتی پێم وایە هامی شعری جوانی بۆ دێت لە هەمان کاتیشدا ئەتوانی بڕێ بەرهەمی تازەی خۆی ئەگەر سەیری شاعیرە کۆنەکان بکەین زۆر بەهرە زۆری بە تایبەت شاعیرانی شاری سلێمانی لەسەر باخی گشتی شاعریان هەیە تەنانە ڕنگدانەوەی لە هونەری کوردیشا زۆرێک لە گۆرانی بێژەکان لەسەر باخی گشتی کروتیان بە گۆرانی و مۆسیقایەکی زۆر جوانیان بۆ دانەوە لە هەمان کاتیشدا سروشتی ڕۆژانە لی من لێرە ئەیبینم کە سروشتی مۆزیژێنەکانی ئێرە وانی کە پێڵێن مۆسیقیشانی سەرشەقام سروشتێکی جوانتریان داوە بە باخی گشتی خەڵک زۆرتر گوێی لێگری ئاوازی گۆرانی و مۆسیقای کوردی تێکەڵ بۆ سروشتە جوانە بێت هەستێکی زۆر زۆر جوان وەرەگری بەڕاستی لە ناخەوە هەست بە ئارامیەکەی ئەوەی کە من پێم وایە لەنەو ژاوەژاوی بازار و ئەم شاوەژاوی شارە دێتە ناو باخیشتی ئارامیەکی یەکجار زۆر لە ڕووی دەرونیەوە وەرەگرێت و لە هەمان کەشدا پشوویەکی زۆر خۆشە بۆ هاوڵاتیان بکەواتە باسی پشوت کرد با کۆتا پرسیاریش لە مامۆستا نەجات بکەم کەمێکتر ڕەنگە بارانیش ببارێ زۆر کات ئەکەوینە ئەوەی کە سەردانی گەشت و سەیرانەکان ئەەکەین بەڵام کەشەکەی لی دوو دڵێن ئایا بارانە بارێ وانە ڕوبەڕووی ئەوە بوویتەوە کە زۆر کات سەردانی شوێنێکی گەشتیاریت کردووە ڕەنگە ئەو ڕۆژە باران باری بێت تۆش خۆت حازر کردو جلی کوردیت لەبەرکەوە چۆنە بێگومان خۆی لە بەهارە دایم باران هەیە بارانشی زۆرتر لە باران لە بەهاران پارێت اینجا سەیران و گەشتیش بەڕاستی بە زاری وایە بە بارانی شەو خۆشە زارتر تەڕەبێت و ئیتر جەوێکی خۆشتر دروستەکە لە هەمان کاتیشدا بەتایبەتەوانێک ئێستا خێمێ بچوو بچوو کە بنەتوان خۆیان پەنادەن تا پەلە بارانەکە تێ پەڕیت و دوایی دەتوانانی بێن و سروشی جوانی کوردستان و چێژ و خۆشەویستی خۆیان هەم بۆ خزم و کەس و هاوڕێکانی دەربڕۆ لە هەمان کاتیشدا کەشێکی خۆش بەسەر بێن لە بەهارە دەستگانە خۆش زۆر زۆر خۆشحاڵ بەهاتنە ماندوو نەبیت دڵخۆش بووم بەهاتنی ئێوەی ئازیز نمونەتان زۆر بەس سپاس بۆ تۆ بەخێر بیت سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە بینەرمان بوون لەم بەشەی پرۆگرام بەڵام شاشە جوانەکەی کورسات بەجێمێڵن لەبەرەوەی پرۆگرام درێژەی هەیە و هونەرمەندە ئازیزەکان یەخوا بەخێر بن سەر و سەرچاو هەندێک بەرهەمی جوانمان پێشکەش ئەکەن ئێوەش بتوانن سوودوەرگرن لە باخی گشتی شاری سلێمانی یاخود جێگاکانی دیکەش وەرن سەردان بکەن و کەشێکی ئارام و دڵگیر و دڵخۆش بەسەر بەرن لەم جێگەیە. بەڵێ خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامین بە هیوای ئەوەی توانی بێتمان
ئەم هەینیە کاتێکی خۆش بێ و بەخشین کۆمەڵە بەرهەمی جوانی کاکە کۆژان پێشکەش بێ ئەوی خۆشەویستمان کردووی هیوادارین ڕۆژێکی خۆش و تەندروستێکی باشتانە بێ ئەمەیتر بەرەو کۆتای پرۆگرامەکەمانە ڕۆی لەگەڵ هاوکارم سەحەر سپاسی میوانەکانمانەکەین کاک فاروق کاک کامبەران سپاس کامڕۆ لەگەڵمانە بۆ سپاس بۆ تۆ کاکە کۆشان کەمڕۆ کۆمەڵە بەرهەمی زۆر جوانت پێشکەشکردین هیوای تەمەند درێژی هیوای بەردەوام بوون و هیوای کاری باشتر سپاس بۆ هاوڕێیانی میوزیسیەنیش کە هەموو هەینێک لەگەڵمانان دووبارە سپاس بۆیە پێم وایە بە کۆتا بەرهەمی کاکە کۆژان کۆتای بە بەرنامەکانی بەداخەوە مەجال نەبوو بڕێنە لای کاکە ئەرکان بزانین ئەمڕۆ چەند پاڵپشتی هونەرمەندانەکە بەڵام بە هیوای ئەوەی کە ئەو پاڵپشتیکردنە بەڕاستی لەناو هەمومانە هەبێت و بەلامانە شانازی بێ ئەوەی کە ئاگامان لە یەکتر ئەبێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە لەگەڵمان بوون جا ئەمڕۆ ئەگە بەنیازی سەیرانن هیوای سەیرانێکی خۆشتان بۆ ئەخوازیین بەڵام ئاگادار بن خوا ڕەحمی بێ مەکرێ بە بێ باران تێمان پەڕان بەڵام بەخوا هەورەکەینەوە پێمە بێ بارانەکە ئەبارێ ئاگاداری خۆتان من خۆتان لەگەڵ بێ خواتان لەگەڵ فەرموو مەگری چاوەکەم چاوەکە جوانە هەرچەند تۆ دەگری دیدەکەیان ماڵ مێرانە هەرچەند تۆ دەگری دیدەکەیان ماڵ مێرانە جا هەمووی بە قوربان دیدەکەم ڕۆژێکی پار بێ هەمووی بە قوربان دیدەکەم ڕۆژێکی پار بێ تۆ مەگری چاوەکەم چاوەکە جوانە لە مەگری چاوەکەم چاوەکە جوانە هەرچەند تۆ دەگری دیدەکەیان ماڵ مێرانە هەرچەند تۆ دەگری دیدەکەیان ماڵ مێرانە پەرچەمی خاوت لە دوور دیارە گیانە پەرچەمی خاوت دێوانت کردوم وەی بەتی لەی چاوت دێوانت کردوم گیانە بەتی لەی چاوت دەسماڵێ و دەسماڵێ لێ دەسماڵێ دەسماڵێ و دەسماڵێ لێ دەسماڵێ بۆ دەسڕە و بادانێوە دەچێوە ماڵێ لە ئامێزی داگرێم بۆ من هیچ ناڵێ لە ئامێزی داگرێم بۆ من هیچ ناڵێ شەربێ لە داخی جوانێ خاڵە خاڵای تۆ شەربێ لە داخی جوانێ خاڵە خاڵای تۆ خۆمکەم بە کوڕاکای جوانێ چواردە ساڵانۆ خۆمکەم بە کوڕاکای جوانێ چواردە ساڵاینۆ دەسماڵێ و دەسماڵێ لێ دەسماڵێ دەسماڵێ و دەسماڵێ لێ دەسماڵێ بەو دەسڕە و بادانێوە دەچێوە مایاڵێ بەو دەسڕە و بادانێوە دەچێوە مایاڵێ
بەپەنبی جوانێ بێگانت کردم وەیڵا بەپەنبی جوانێ بێگانت کردم وەختات بەدەستی جوانێ بێگانت کردم وەختات بەدەستی گیانە بێگانت کردم دەسماڵێ و دەسماڵێ لێ دەسماڵێ دەسماڵێ و دەسماڵێ لێ دەسماڵێ بەو دەسڕە و بادانێوە دەچێوە مایاڵێ لە ئامێزی داگرێم بۆ من هیچ نایاڵێ لە ئامێزی داگرێم بۆ من هیچ نایاڵێ